منە لە بوشەرەوە هەتاوەکو ئاوی ئاراز لە ئاوی ئارازەوە تا جەبەڵ حەمرین ئەمە خاکی پیرۆزی کوردستانە کەواتە ئێمە پێویستە لەسەرمان ئەو کەناڵ و ڕادیۆیانەی کە هەن حرمەتیان بگرین و هەوڵ بین پێشیانەکەین و کەوادیری زیندوو لەو شوێنەدا ئیش بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو هونەرمەندانەی کە تا ئێستا لە ژێر پەردە شارانەوە دەری پەردە و لە پیشانۆکەکانە بتوانن هونەر و فەرەنگی خۆیان بە شێوەیەکی ڕاستەخۆ پێشکەشکن کەواتە ئەو کەناڵێکەوە 5 ساڵە یادێتی لە 12 چەندەوە تا ئەمڕۆ 2020ەوە تا ئەمڕۆ 5 ساڵە ئەو 5 ساڵە توانیوێتی ئەو 5,000 گوڵی جوان پێشکەش بە و کەناڵە ئازیزە بێت لەبەرەوە یادی دەمەرزاندنی بە پیرۆز و بە هەندێکی دوور دەگرم و هیوادارم هەمیشە کەوادێرەکانی لە پێناو هونەر و فەرەنگی نەتەوایەتی کوردستاندا و کوردستانیش بەرەو سەر بەخۆ بوو نەچێت و ئەو ڕادیۆیەوەش بێتە ڕادیۆیەکی بەرفراوانی سەرتاسەری نەک بە شێوەیەکی خۆجێتی ئینشەڵا بێتە سەرتاسەری و لۆکاڵیەوە دەرەچێت دەبێتە بە کەناڵێکی ئاسمانی هەر بژین بۆ کورد لە یادی 5 ساڵەی دروستبوونی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان پیرۆزبایەیەکی زۆر گەرم و خۆشەویستانە بە دڵێکی خۆشەوە ئینشاءالله هەموو ساڵێ ئەم یادە بکەنەوە و ڕێز و سڵاوم هەیە بۆ ئەو ستافە جوانەی کە بەخۆ بەخش بەبێ ماندووبوون هەمیشە ڕایان کردووە بەدەم هونەرمەندانی هەموو پارچەکانی کوردستان ڕێز و سڵاوم هەیە بۆ یەک بەیەکی ئەندامانی ئەم ستاف و ئەندامانی ئەم رادیۆ و تەلەڤیزیۆنە ئینشاءالله هەموو ساڵێک ئەم یادە بەسەر بەرزی و بە فراوانتر ئەکەینەوە ئینشاءالله. بەخێر بێن سەرەتا وەکو رادیۆ و کەناڵی تەلەڤیزیۆنی گەڕیان من دەمەوێت باز لەوە بکەم کە چەند ضرورەتە چەند پێویستە لەناو تاچی کۆمەلگا و لەناو خێزان و لەناو گوێگر و گوێبیست و بینەرەکاندا حەزوری هەبێت هەڵبەتە لەم چەند ساڵی دواییە کە ئێمە دەرگ بەو کەناڵە جوانە ئەەکەین بەو رادیۆ جوانە ئەەکەین کە کۆمەڵێک کەسی پرۆفیشناڵ کۆمەڵێک کەسی تایبەتمەند نمونەی کاگ جەزای هونەرمەندی ساز کۆمەڵێ برادرانی کە کۆچکردو کە ماوەیەک ئێمە ئاگاداری بووین بە بەرنامەی جوان و بە قسەی نەستەق و بە ئامۆژگاریکردن کاگ عەلی محەممەدتاڵ واتە کاگادی بەداخەوە ڕۆحی شاد هەڵبەتە لە ساتی دروستبوونیەوە تا ئێستاشی لەگەڵا بێت جێگەی خۆی لەناو دڵ و بینەراندا کردوتەوە و لێرە و لەوێ بینەرێکی زۆر باشی بۆ خۆی خلق کردوتەوە لەبەرەوە من 100% ئەمە ئەڵێم بۆتە بەشێک لە کەلتوری کوردی بۆتە بەشێک لە جوانکاریەکانی مێژووی کورد و بە کۆمەڵێ بابەتی هەمەڕەنگی جوان هەم چێژوەرکردنێکی ئەبەدیە بۆ ئەو کاتی کە ئێمە تێڕوانیمان بووی هەیە هەم زانیاریی باشی لە بن نەهاتووە و هەم مایەی کات بردنەسەرێکی باش کە عەقڵ و شار کاتەوە کە هەزرەکان بجوڵێنێ لەبەرەوە من هیوادارم بەردەوام بن کەسانێکی باش کاری بۆکەن و هیوادارم لە کەتی تایبەت و لە حکومەتیش کە نەیەڵن دەواازەی ئەم کەناڵۆ جوانە دابخێت لەبەرەوە زۆر پێویستە لەم کاتەیە بە تایبەتی لەم زەمانە ئاڵۆزەیە کە خەڵک پشتی کردووەتە کتێب کە خەڵکی پشتی کردووەتە قسە و باس و خواز و مێژوو بەرنامە جوانەکانی خۆمان خەڵک ڕوویاوەتە کەلتوری بیانی لەبەرەوە ئەم کەناڵە جوانە کەلتوری خۆمان ئاشناکات ئەم کەناڵە جوانە ئەوێ فەرهەنگ لەگەڵ تاچی کورد و لەگەڵ نەوەکان و لەگەڵ گەنجەکانە ئاشکاتەوە هیوادارم لە هەموو ڕوویەکەوە نییە کەم تا زۆر نییە بتوانین هاوکار بین چ لە ڕووی بینەرانەوە چ لە ڕووی کەتی تایبەتەوە چ لە ڕووی حکومەتەوە بۆیە دەخوازم ئەم کەناڵە جوانە هەمیشە وجودی هەبێ و لەژێر سایە و سێبەری ئەو کۆمەلگا جوانەیە هەمیشە کاری باش و بەرنامەی جوان پێشکەش بکەن. سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە ساڵیادی دامەزراندنی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیانەکەم من دەستخۆشیان لەکەم من سوپاس یەک بەیەکی کارمەندانیان ئەەکەم کە بێ موچە بەبێ بەرامبەر هەموو هەستکۆتیکە تەنانەت بە شێوازێک بەرنامەکانیان دابەزێن
ژیانمان فێرەکەن ڕێگەی ژیانمان فێرەکەن پێمان ئەڵێن کە بەردەوام بین لە ژیان ڕادیۆی گەڕیان کارمەندەکانی کە بەبێ موچەکارەکەن ڕێگەی ژیانمان بە شێوازێک فێرەکەن کە پێمان ئەڵێن هەڵفڕە ئەگەر نەتوانی هەڵفڕیت ڕاکە ئەگەر نەتوانی ڕاکەیت بڕۆ ئەگەر نەتوانی بڕۆیت بخلیسکێ کەواتە ڕێگەمان پێپشانێن کە فێری ئەوە ببین کە بزانین ژیان معنای چیە و جوزئێکە لە قوتابخانەی ژیان. خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش دیارە ئەمڕۆ بۆنەیەکی زۆر تایبەتە بە بۆنەی یادی پێنج ساڵەی میدیاکانی گەڕیان لێرەوە بە ناوی خۆمان و ستافی تەواوی میدیاکانی گەڕیان هەموو خۆبەخشە گوڵەکانی گەڕیان جوانترین و گەرمترین پیرۆزبایی ئاڕاستەی خۆمان و هەموو خەڵکی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی کوردستانی باشووری خۆمان منەمەوێت لێرەوە دەستخۆشیەکی زۆر بۆ بەڕێز کاکجەزای ساس بەڕێوبەری میدیاکانی گەڕیان بۆ ئەو هەموو کارمەندە خۆبەخشە جوانە پیرۆزبایی لە هەموو سەرجەم ستافی گەڕیانەکەم ئەوەی کە لێرەیە و ئەوەی کە لێرە نەبووە دیارە خۆتانەزانن بە بۆنەی بارودۆخی ئێسای کوردستانەوە ئەم ساڵ لە شوێنێکی گەورە و فراوان و ئەوە نەمانتوانی یادەکە بکەینەوە بە باشمان زانی هەر لێرە لە ستۆدیۆ لەگەڵ چەند بەڕێزێک لە ستافەکەی میدیای گەڕیان لێرە ئەم یادە پیرۆزە بکەینەوە جارێکی 200 جاری تر بە ناوی خۆم و هەموو ستافی میدیای گەڕیان پیرۆزبایی لە ئێوە و لە هەموو گوێگران و بیسەرانی خۆشەویست دەکەم بەخێر بێن هەموو لایەکتان بەخێرێنەوە قوربانتان. بەڵێ خۆشەویستان بینەران و بیسەرانی ئازیزی دەستگای میدیایی گەڕیان جارێکی تر لە لای منی شەوسڵاو بۆ خۆشەویست بە بۆنەی پێنجەمین ساڵیادی دامەزانی گەڕیان پیرۆزبایی لە ئێوەی خۆشەویست لە سەرجەم کارمەندە ئاجزە خۆبەخشەکان و سەرجەم هونەرمەندە ئاجزەکان دەکەین بە تایبەتی چای هەموو تامازەکەین ئەمڕۆ دەمانهەیە لەم یادە خۆشەدا لەگەڵ تانابین بە چەند گۆرانەیە لەگەڵ ئەو هونەرمەندە خۆشەویستانی کە لێرە ئامادەن دیارە پێویست دەکا من ئەمان بناسێنم کاک ئالان ڕەفیق ناسرااو بە ئالانی زرب لە هەموو بەرنامە هونەرەکانە لەگەڵمانە بووە کاک جەلاگۆڵی یەکێک لە پێشکەشکارە ئەزیزەکانی گەڕیان میدیایە هەروەها هونەرمەند کاک نیروان بە دەنگە خۆشەکەی ئەمڕۆ ئەم لەدایک بوونەمان بۆ ئەڕازێنێتەوە کاک دیاری باڵەمان هەروەها بە دەست و پەنجە ڕەنگینەکەی لەگەڵ کاک ئاری فەوزی بە سایزەر کەویش دەست و پەنجەکەی هەمان نەزانین چەند ڕەنگینە بۆ هیواین کاتساتێکی خۆش بە ئێوەش ببەخشین لەم یادا خۆشەدا هیوادارین هەموو بینەرمان بن جارێک کرد پاڵپشتمان بن بۆی دەستگای میدیایی گەڕیان زۆرتر بەرەو پێشبڕی سپاس بۆ ئێوە ئەگەر برادران ڕازی بن بە دەستپێکی بەرنامەکەمان بە گۆرانێکی هونەرمەند کاک نیروان ببوورە وڵا یەک دەقە عەفو کاگاری ئێمە ئەمڕۆ ڕسمیاتی تیان نییە لەبەرەوەی یادی گەڕیانە ئەمانەوێ زۆر بە
با بڵێن بەکراوەی بڕۆ خۆمانی بێ بەڵێ ئەمەوێت لێرەوە دەستپۆشی لە کاگورانی بەڕێز و کاکە گۆران سابر بکەم وە کاک ڕێبازی ئەزیز ئەچینە لای کاک جەزاپە لەمە دەست و چاوی کاکە ڕێباز خۆش بێ کە هەموو لایف و تەلەڤیزۆن و دار و بەرد و گوگڵ و تیکتۆک و هەمووی کردوێتەوە ئەمەوێ بە پێویستی بزانم بچینە لای کاک جەزای ساس با بزانین بۆ ئەمڕۆ بۆ ئەم یادە پیرۆزە چیمان پێڵێ کاکجەلاجان سڵاو لێ بێنم سپاس دەکەم سپاسی تۆ و سەرجەم کارمەندە خۆبەخشەکانەکەم سپاسی ئەوانەکەم کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانن سپاسی هەموو نەرمەنداکەم کە ڕۆژێ لە ڕۆژان بەبێ مەسعات بە سێ قاتە بۆ قادربانەیە سەرکەوتون هەرو بۆ ئۆکسسیجینیان بۆ هەڵاواسی بوون بەڕاستی بەس بۆ چاوری باش بووە بێ سپاسی تۆ ئەبێ سپاس ناکەن کە زایف بوون فەقیرانە بڵێ سپاسی و کارمەندانەکەم کە پێشتر لەگەڵمان نبوون و لەو قیتارەدا بەزی بوون سپاسیانەکەم بەڵام مادوومون لەگەڵمانە سپاسی کاکا بەشەکەم لە پێشەمیانەوە سپاسی کاک سامانی حاجعلیەکەم سپاسی ئەحمەد خۆشناوەتی سپاسی خاتوارەزوو کاکەشم کاکە ڕێبەز تورجانی کە ئێستا لە ئەوروپایە هەروە عمەرە بچۆل و زۆری تر نۆکو ناوێکم بچێ جەلاجان تۆش تازەوەکو گۆرانەکەی کاک جەزا قڕگەیە بێ هەرمی تەواوکەی جاکو بەندەکان کاک تاریخ کاکە هاوکار کاکە ڕازگۆ کاکە ڕەزا جوولەکانی ئالانە ڕەش ڕۆحی شاد بێ سەر و هەمویانەوە بۆ مۆمێکمان بە تایبەت بۆ عریف حەمەتاڵدا بگرستانەیە بەڕاستی جەلاجیان دادگاری زۆر خۆش و ناخۆشمان هەیە لێرە بەیەکەوە لەم شوێنەیە ئەوەیە کە دوو هاوڕێ زۆر خۆشەویستمان بەجێیان نشتین کە کاکە نەوزادی گەڕیان ڕاستەکە ئەوش هەر بە هەمان شێوە لەگەڵمان بووە کێ خات و پرشنگ بەڕاستی کە وێنەگر خاتونیان زۆر کەس جوانەخان لێرە زۆر پێشکەشکار بانەخان بانەخان ڕحمەتی لێ بێت داوڵە جەلاجان ڕێک بوو بە بەندەکانی جەزا قڕگەی دەڵێم شڵڵا من سپاسی هەمووتانەکەم بەڕاستی ئەوەی کە منەمێ بە خۆشەویستانی بڵم ئەگەر ئێوە نەبوونە ئەگەر ئەم خۆشەویستوە هەموو خۆبەخشە نەبووە و پێش ئێستا پێش بینە بەرنامەکە سپاسی سندیکای ڕۆژنامەنووسان و ڕێکخراوی کللتورەکەم بۆ پرسی رادیۆ کەناڵەکان کە پێش ئێستا بە چەند دقەیەک هاتن و ڕێزێنانی چەند پێشکەشیەمە کرد ساسۆڕمانی خۆیان پیشانە کە لەم شوێنە بچووکەیە چۆنە ئیشەکراوە لە ناو ستۆدیۆ بچووکەیە من سپاسیانەکەم پێم وتن کە ئەوە دیارە بە مادوبوونی ئەو هەموو خۆشەویستانەیە ئەو هەموو هونەرمەندە بە تایبەتی چەند هونەرمەندێک لێرە زۆر دووبارە بوون و زۆر هیلاک بوون بە تایبەتی کاکە ئاریفۆزیەوە کە دایمە هەر بووە بە ئەچێک لە سەرێکەکانی ئێرە کاکە ئالانی زەڕب ئالان ڕەفیق کاکە ڕەحیمی باڵەبان کاک ڕێباری باڵەبان کورە هەموو باڵەبانەکان کاکە دیاری باڵەبان کاکە لوێست خوانەکو ناوێکی عزیزەوەلی یوبی بڵێ یوبی یوبی جیان سەر لە بۆکان زۆرن دوای لە بەرنامەکەی باسیرەکرد با من کاتتان نەگرم وڵی تخواڵێ بردە فەوجێک بکردایەتەوە کەم و کورتی نابێ بەخوا خۆ باوکم هەموو جارەگەڵم بە لەشکرێک بە لەشکری کارمەندی خۆبەخشی مادونە ناسی بینێتەوە من سپاسان دەکەم سپاسی هەمووتانەکەم و سپاسی و جەماوەڕەشەکەم کە بەڕاستی متمانیان پێکردوین ئەگەر ئێستا حالێن یەک پێنجەقەی خەلەلێکمانە بوو یەکسەر بە پەلە دووسێ نامە هاتووە لە هەموو ناوچەکانی کوردستانەوە یەکسەر هاوارێن لێڵەسێ بۆ کەناڵەکە وەستاوانی سپاس بەخوا کە لەو پەڕی گەرمیانەوە تا و پەڕی هەورامان و هەتا کوزاخۆ و هەولێر و جەماوەڕێکی زۆر خۆشەویستمانی سڵاو بۆ هەمویان بە خۆشەویستان ئەتوانن پەیامەکانتان بگەێنن لە ڕێگەی هەر سێ ژمارەکەەوە کە دامانناوە ئەگە پیرۆزبایی ئەگەر ڕەخنەیە ئێمە لە خزمەتانین ئەو کاکە جەلال وەڵامتانەیەتەوە سوپاسانەکەم دەست خۆش کاک جەزا من یەک شتیکە پێشگۆرانیکە ناوی هەموو خەڵکەمان هێنا کە هیلاک بۆ بە دیارکارەکانمانەوە خاتون نەرمی ڕەزا ئەندامی دەستەی باسی ئامادەکاریەکانی ئەمڕۆ هەمووی ئەو پێستەوە ئامادەکاری خۆش بێ ئەندامانی دەستەی باڵای کۆمەڵی هونەری میلیوانیش بەڕاستیلاک بوون لەگەڵ گەڕیانە سپاسی ئەوانش با بکەین بیلمان نەچێت زۆر سپاسیان دەکەین بە تایبەتی نەرمیخان کەمڕۆ لە بەیانیەوە لەگەڵمانەوە هیلاک سەرجەم ئامادەکاریەکان کەوتووە سەرشانی ئەو بەڕاستی سپاس ئەگەر ئیجازەتان لەسەر بێ بە چینە لای هونەرمەند کاتنیگوان دیاری و کاگاری
ئاخ زاڵم وەی زاڵم ئایەوار هاوارێک گیانە لەبەر دەردی غەریبی و ژانی دووری لە دڵداوی مەساتێکیش سەبوری ئایەوار هاوارێک شەماڵ تۆبی و کزەی دەردی هەژاران پەیام من بەراو بۆ دۆست و یاران بڵێ خاچی غەریبی بڵێ خاچی غەریبی بوو بە بەشمان ئەدی کوا ئەو بڵێ سەیری ئەوری گەشمان وەی زاڵم ئایەوار هاوارێ لقلو لقمان يا لقلي قلموزو لقلو لقمان يا لقلي قلموزو نجي يوصل ميها وداي قريب لتو نجي يوصل ميها داي قريب لتو دووری تارانی گیان لەبار هەڵگرتووم دووری تارانی گیان لەبار هەڵگرتووم لەبەرەو کۆسەد گیان وەک مردو مردو لەبەرەو کۆسەد گیان وەک مردو مردو لە گوڵ و لە گوڵان گیان لە گوڵی گەلموزۆ لە گوڵ و لە گوڵان گیان لە گوڵی گەلموزۆ نەژی ئەو زاڵمەی هاوەن دای بەڕیم لە تۆ نەژی ئەو زاڵمەی یان دای بەڕیم لە تۆ
سولا يا منظوري لخوم لقلو لقلان يا لقلي الموزور لقلو لقلان يا لقلي الموزور نزي وظلمي هاوى داي بريلتو نزي وظلمي هاوى داي بريلتو لە یادی سێ ساڵی دامەزرانی ڕادیۆی گەڕیانە پیرۆزبایەکی گەرم لە بیسەران و بینەرانی ئەم ڕادیۆیە ئەەکەم پیرۆزبایەکی زۆر گەرم لە ستافە دڵسۆزەکەی ڕادیۆی گەڕیان ئەەکەم کە خۆبەخشانە دڵسۆزانە چ کاک جەزای ساز ستافە بەڕێزەکەی زۆر دڵسۆزانە لە خزمەتی هونەری ڕەسەنی کوردیا بوون و هەموو هەوڵێکیانەوە لەم سێ ساڵەیە کە هونەری ڕەسەنی کوردی پارێزراو بێ و لە کەیار نەبێ و نێڵن هیچ جۆرە نقصانیەک بکەوێتە هونەری ڕەسەنی ئەسڵی گوتەوە کوردەواری و ئەم ڕادیۆ بەڕێزە زۆر لە خزمەتی پاراستنی ئەخلاقی بەرزی کوردەواریە بووە ئەو ئەخلاقە جوانە کوردەواریەی کە لە هونەری ڕەسەنی ئێمەیە هەیە ڕادیۆی گەڕیان خۆبەخشانە هەروەها ماندوونە ناسانە لە خزمەتی ئەم هونەرەیە بوون من هادی مەحموود خۆشم بەرنامەیەکی ڕەسەنم هەیە لە ڕادیۆی گەڕیان بە ناوی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵ جاریشتر پیرۆز بێ سێ ساڵەی ڕادیۆی گەڕیان و هیوای بەردەوامی بۆ خوازم کاک میوانی خۆشەویست کاک ئاوی کاک دەستان خۆش بێ یاخوا دەمێنەر بێ دەستپەنجەوە شەواڕەندی بێ سپاستانەکەین جارێک کە ئەمڕۆ یادی دامەزانی دەستگای میدیایی گەڕیانتان ڕازاندەوە ڕاڕاوترتان کرد دیسان سپاستان دەکەم هیوادارم هەمیشە لە خۆشی لە شاریدانە کاک جەلال باشین لای ئەم برادرانەمان کە لێرە دانیشتون لەگەڵمانە کاک ئالان ڕوفێت یەکێ لە هونەرمەندانەیە عاسپانە کە بەردەوام لەگەڵمانە بوو بابزین ئەو چی هەیە بۆ ئەو ڕۆژە منیش بە ناوی خۆم و هەموو کارمەندانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم کارمەندان و دڵسۆزان دەکەم هیوای سەرکەوتن و بەڕێوەچوونی باشتر بۆ کەناڵە جوانەکە دووبارە پیرۆز بێ و 5 ساڵ خزمەت 5 ساڵ بەردەوام ئینشەڵڵا هەر بەردەوام بین کاک ئالان زۆر لێرە عەسپت کرد زەرب لێیا بە هونەرمەندەکان بەڵێ شتێکی خۆش لەم ماوەیە کە لێرە لەگەڵ وەڵی مۆزوعەکە ئەوەیە بەسەرهاتی خۆش زۆر زۆرە بەڵام لە حاڵەتی وایە نازانی یعنی بیرەکەت نییە بکەوە ئەوە کاک جەزای سا سەرۆکی کۆمەڵی هونەری کوردستان پیرۆزبایی یەکەم تەمە درێژ بێت خوا بیڵێ بۆ هەموو لایەکمان گۆرانی بێژێکی هێنابوو لە جێی کاک جەلال دانیشتە بوو لە کاک نیروان منیش لەوێ بوو بەحساب خۆی کابرا ئوستازە و ئەمەیە و ئەوەی یەکسەر کاک جەزاش لێرە دانیشت و مەقابلەی کرد وتی بۆ نمونە منیش دانیشتم زەڕبەکەی تەپڵ منیش سێرێکی کاک جەزام کرد و جەزا کاک جەزا وتی ئێستا ئالان نەیکا بە فەرتەنات شە پێی ناخۆشە جا زۆر بە ناخۆشی کاک نیروان وتی بۆ نمونە و خۆی لە شەریکەوە 3 تۆن عەسەبیاتی تیا وەڵاهی دیارە مکەسەرات لەم ڕادیۆیە زۆر حکمەوەی من کە تازەی تر دروست بوو هاتم کاک جەزا گۆرانیبێژێکی حورمەتن ڕۆژهەڵاتی هاتبوو ئیتر نەمزانی لە جوازاتی پێنجوێن ئەم زەلامەیان زۆر ڕاگرتووە با بڵێن بەری نەکەوتووە تاوەکو مۆرەکەی لێن و یەتام دیوە کە هاتە ئێرە دیار بوو ڕەنگی زەر بوو برسی بوو ئیتر منیش قەت هیچ بەرنامەیە میوەشتم دانانا ڕاستیەکەی کیلۆ مۆز و 1 کیلۆ قۆخم دانابوو ئاواوتم هەر جوانە بە ئەم بەرنامەیەوە هابێ وەڵا هەر هاو مۆزێکی هەڵچڵی خواردی و نەخێر بوو بە دوان وتی وەڵی مامەسا مزاحیمتم وتم ئێوتی کتابەکانم لە خوارەوە بەجێماوە لە علاگەیەکا بوو لە لای مەسعەدەکە بەجێ هێشت وڵات چووە سەرەوە هێنای و هیلاگەبی بۆ قادرمان هەیە بەخوا دوو مۆزی تری خوارد تا نەسبەکەمان کردەوە هەر قۆخی لێ نەهێشت وەڵای تر منیش سەری کابران کرد و سەرێکی جەزا کرد لێەوە ئەرێ وتم کاکە ئەمە لە برسا هاتووەیە ئەرێوە بەرنامە بکات
یا ڤیتامینی کەمە ئەمە کەچی وتی وەڵا قوربان خۆم دەبیانوە لەو مەرزەی چم نەخواردو ئەم قاڵدرمانەی ئێوەش پیاوە جەلا جەعمەرە بچکۆمان لەگەڵ چەنە تازێشیانە بوو پرسەشی هێوتا لەگەڵمانەیە لە سەرخەت ئەگەر قسەی لەگەڵەکەی سوپاس دەکەم زانە عومەرجان وەزی چۆنە هیچێک بە لە کاک عومەر ئەو کاتە باش ئەلۆ کاک عومەر ئەلۆ کاک عومەر ئەو کاتە باش کاک عومەر ئەو بۆچی داخل نابی ئەڵام دیسان ئەو ناگری لە سەربان عومەرجان ئەوە تاوە ئەلۆ کاک عومەر ئەو کاتە باش ژمارەی فرم وەرگرەوە باش ئەمە شەبەکەی باش نییە مۆبایل عومەرجان جۆمان لێتە ئێمە کاک عومەر ئەو کاتە باش زانە سەڵکی من هەیە بەڵێ بەڵێ هەیە ئەلۆ کاک عومەر کاک عومەر گوێ لە دەنگما زانە سەڵکی من هەیە ئەلۆ کاک عومەر کاک عومەر گوێت لێمانە داخلێکینەوە وەڵی ئێمە ژۆمان لە تۆ نازان بەگەر تۆ ژۆ لە ئەلو جیان جۆ لە ئێمە نییە کاک بیانەرە ببوورە عومەر گوێی لە دەنگی ئێمە نەبوو یا حەزەکە بەم شێوەرێکم تۆ ئەگەر ڕێبازیان کاکە عومەر ئێستا توانی داخلی بەرنامە بیداوای لێ بنەکەنەوە خەلەلی ئەوەی کە خۆمان فێریشتی مسەقەفانە کرد بۆمانە خەلەلی تەکنیکیمانەیە خەلەی تەکنیکیمان وەڵاو سەوتەیە کاکە جەلاگۆڵی و کاکەی درسی بەداران لە بەرنامەکەی گروپی مۆسیقا و ئالانی زەڕ بوو ئیتر برادران هەمووی ئاریفۆزی و کاکە دیاریە و نیروانە و هەریادی دامەزراندن بەڵێ یادی دامەزرانی 5 ساڵەمانە کە خۆت لێرە بەکەوە سەڵتەوە ئەو کەنتۆرتان نیە خۆ دەزانی دامە لەگەڵمان هەبوویت کاکەجان لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ دەستگای میدیای گەڕیان تا منەتوانم بۆم تاکە دەستگایە کە من زۆر بە مریخی زۆر بە ئازادی زۆر بە گیانێکی خۆنەویستی و لەو دەستگایە کارم کردووە هەر لێرەشەوە چاوی کاکە جەلال گۆڵەی و کاکە ئیدریسی بەدارانی شەو و مامۆسای عەزیزم مامۆسا جەزای ساز دەستەکانی ماجەکەم چکە من پەروەردەی دەستی مامۆسا جەزام و سڵاو و ڕێز و خۆشەویستی بێپایانم بۆ کاکە میروانی عەزیز میروان هونەرمەندی بەتوانە هەم هونەرمەندی گۆرانی بێژەم عاسفێکی زۆر زۆر بەتوانە پیاوێکی بە وەفا پیاوێک پڕ لە جوانی کاکە میروانی مامەحمەد جا لێرەوە دەی سەلاماتەکەتانەوە لە پرسگەکەتانەوە بە کوردی چاوی هەر هەمووتان ماچ ئەەکەم حتا بەڕێبەرەی کاک جەزایە چکە بەڕاستی کەسێک کە بە دوورەوە بێ ئەزانێ دەستگای میدیای گەڕیان چییە هەنەڵە خۆیان بێت چی بێ بەڵام بۆ حکومی من کارمەندم و ئیشش خۆم بە کارمەندێکی ئەو دەستگای ئەزانم ئەو دەستگایە من ئەزانەوەمان کارمان کردووە لێ بە خۆبەخشی و ئەو دەستگایە لەگەڵ ئەو ئیمکاناتەکەمەی کار لەسەر پشتی کاک جەزا لەسەر پشتی ئەو کارمەندە خۆشەویستانە مادونە ناسانە ئەو سەربازەونانە ئەچێ بەڕێوە ئەتوانم بڵێم خزمەتێکی زۆر زۆری بە هونەری کوردی کردووە و خزمەتێکی زۆری بە شاری سلێمانی کردووە چاوی یەک دێکان ماچەکەمەوە سەری ڕێز زانوێنم بۆ هەموو بەڕێزانەی لێ کار ئەکەن یادی پێم ساڵەی گەڕیان پیرۆز بێ لە هەموو ئەو خۆشەویستانی گیان لە ژمارە فشکۆدا کاک عومەرجان بەنای خۆم و هەموو کارمەندانە و بەنای کاک بورهان و کاک بەران هەورامی و کاکە زامە و کاک شامیل و هەموو خۆ کاکە ڕێبازی دیجێ کە لەگەڵ مایەسا لە پەنەمە دیاری باڵابانی هەمویان من ببوورە من نایانم بیست و نەرمین ڕەزا لە دەستەی باڵای کۆمەڵی هونەری ویلی کوردستان هەمومان تاوان پرسە و سەرخۆشیمان هەیە بۆ تۆ جنێ ئەستەوانە بۆیە لە بەرنامەکەی ئابووی لەگەڵمانە و لەگەڵ جەلالاتان کرد بە دووقۆڵی خوا ڕەحمێ کردیتر خوازانە چی بەو خوای خۆ مامۆستا جەنابتان ئەزانن لەگەڵ خۆی گەورەیە هیچمان پێ ناکرێ من بەوەی لە دەزانی ئەو برایەمەوە ئەینا بەخوا لێ بکەوە سەڵتەیەک و سەچوە پیشمە گرت کورە ئاو مەجێڕا لێرەشەوە چاوی ببوورە نەرمی خانم بیست و شێخ بورهانی عەزیز کاکە ڕێبازیان ڕێبازی هەناسم ئەو پیاوە بەڕێزەی کە دەنگی ئێمە نەخڵەکە و سەڵت و سوورەی ئێمە نەخڵەکات هەموو بەڕێزانەی لە میدیای گەڕیان کار ئەکەن من چاوی هەمووتان ماچەکەم من عومەرە فشکۆل وەڵڵی پرسم نەبووایە سوێن بەخوا لەو دەستگایە سە خۆم و جەلال گۆڵەی ئەمان کرد بۆ ڕژەی کە کەزنی دیوەرەژی گیان مامۆسا ئەمەژناڵەت و ئەزیزی کاکە جەلال بە قوربانی کاکە جەلال بم کاکە جەلال خۆشەویستی منە برازای عەزیزمە من هەموو خۆم بە ڕەسوڵەدان ئاریفۆزی لەو لاڵە عومەرە کوێکەی گەورە بێ تا دنیا دیار بچوە لێ ئەرە بەو قورئانواری گیان چاو مازەکەم کاکە ئاریفۆزی خۆشەویست کاکە ئاری ئەوە
مامۆستا من و ئاریەگە خزمەتی بەڵقینەوە هەبوو بە چنارە و نەدەمێکە هاوڕێ وەڵڵای ئەوە نەدەمێکە هاوڕم چاوی هەمووتان مازەکەم مامۆستا ئالانی زەربی ژۆڵە بەنای منی شۆ پێی بڵێ کەم تەپڵ ئاف بڵم زەر بۆنیەوە کاکە ئالان ئەو ئالانە و ئالانەیە کە ئەگە گۆرانیەکمان بوو تایە و ئەفەمان پێکرمانە بە قوربانە و تەکنیکی باش کە بۆی تەقێتەوە گۆرانەکەمان بە قوربانی ئەو دە سوپەنجەی ئالانی زەڕم قوربانێ بە قوربانی هەمووتان پرسەم نەبووایە و لەناوتان هەبوومان عمر جان جوێ لێ کاگە دریزانچێت ئەلەگە گەورە بوو یەک فوبکە گەورە نەبوو دوو فوبکە بە قوربانی کاکی ئیدریسی لەدارانی شەو مامۆستاکەی عومەرە شکۆل بە قوربانی کاتی ئەو بەرنامەی بێدارانی شەویە کرد سلێمانی کەس گوێی ڕادیۆ ناگرێت بەڕاستی ئیدریسی لەدارانی شەو توانی خەڵک ئاشکاتۆ لەگەڵ ڕادیۆیە سبحان الله ئێستا عومەر جان ڕادیۆ بۆ ببینراوە جاران بوو تا ڕادیۆ سەیدەکەین ئەمە عالم گاڵتی بێکرد ئێستا ڕادیۆکە سەد و سوڕەیە وەڵڵاهی مامۆستا بەس ئەوەیە کە من داوای لێبوردن لە هەموو بیسەران و بینەرانی ئەو ڕادیۆ ئەزیزە ئەو شوێنە جوانە ئەو مینبەرە ئازادەی هونەرمەندانەکەم خۆزگە فرسەم نەبووایە وەڵڵاهی سەلە و سۆدیە ئەوەنە قاسمە بە حەزەتان گەیانە ئاو هەر ئاوم دەرێ ناژێ قاسمە چاو دەستی یەک بە یەکتان مازەکەم مامۆستای زۆر سپاس بۆ تۆ کاتێکی خۆش بۆ تۆ عومەر جان زۆر خۆش قوربانە مامۆستا دەستی هەمووتان مازەکەم هاوڕێیان ناوی هەرچێم بیر شووە گەورەیتان من بەخشن وەرە پشکۆلیانی برا پشکۆلەیەوە بە قوربانتان چاومانی دەستان مازەکەم گەورەی کاتێکی خۆش ڕێزمان هەیە بۆ کاعومەرە شکۆلی بەڕێز خۆشەویستانە چینە لای مامۆستا ئاری بەڕێز ئەگەر ئەو مایکەی بێتێ کاک نیروان مەقیڕێنەوە دەینێت چیت هەیە ئاری گیان بۆ کەناڵەکانی گەڕیان ویتر خۆ دەزانی و ساڵانەکە گیشمان لەگەڵاکەی لە ساغ سەرەتا پیرۆزبایی لە هەموو دەستەی ئەوکە لە ڕادیۆ گەڕیان کارەکە و هەموو برادەر ئازەکان لە هەموو جۆگران و لە هەموو بیسەرانی ڕادیۆی گەڕیان کاک زوازە بۆم هەیە بڵێم دەستی دامەزرێنم لە ڕادیۆ گەڕانە سپاس بەخوا هەتاکو ئەم دقێ لەم کاتە من هەر بەردەوام لەگەڵ کاک جەزایە زۆر لە هونەرمەندە خزمەتمان کردوون هیوادارم بیستەران و جۆگرانی ڕادیۆی گەڕیان ئەگەر شتێکی ناخۆشمان بیسترێ لە ئێمە یاهین ببێتن ئێمە داوای لە بڕنێکن لەم کاتەیە بما بڕن بە گەورەی خۆیان وەلو بڕوان ناکەم کاک جەزا شتی ناخۆشمان کردوێ تاتوانی بێتمان لە قەیران و لە هەمووینەکە ئێمە هەدەفەکە ئێمە وتمانە بە قەیران بە حەیران جوابینەوە وایە کاک زەمە شعاری ئێمە بۆ لە هەموو کات و ساتەکانە ئێمە دڵخۆشی خەڵکمان ناوەوە توانیمانە دڵی خەڵک خۆشکرد نەخەبەری ناخۆش و ستاکە ڕادیۆشەکە دوورە لە مەسەلەی حیزبایەتی و ئایدۆلۆژیات و ئەمانەوە پیرۆزباییتان لێکن دەستان خۆش بێت دەست و چاو خۆش بێت دیاری جان با بێمە لای تۆ بڵێ بەس دیاری خۆی یەکلایی نەکردوێتەوە هەتا ئێستا مۆسیقیە مەسەوەرە پەیامنێرە وەک هەمووی خۆ دەناسێنی یان نازانم بڵێ والله پێشێکی پیرۆزباییتان لێکەم پیرۆزبایی 5 ساڵی دامەزانی گەڕێن میدیا لە تەواوی بیسەران و بینەرانی ئەم کەناڵە جوانەوە دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم کە زۆر دەمێکە هەوڵ و ماندووبوونەکەن بۆ پێشکەوتنی گەڕیان دەستی کاکجەزا خۆش بێ هەمیشە لە قەیران و لە کاتە ناخۆشەکان بۆ دڵخۆشکردنی خەڵک جودی کردووە بۆ ئەوەی بتوانین کە دڵی خەڵک خۆش بکەین و دوور بووە ئەم کەناڵە دوور بووە لە سیاسەت و هەمیشە پێشەنگ بووە لە داهێنانی کردووە لەوەی هوەری میلیەکان پێش بخات زیاتر هوەرمەندانی میلی لێرەوە دەرکەوتون و بە کوردەکەی خۆمان کاکجە لە مەتارێک بۆ ڕۆژهەڵاتیش لێرە هەموو مەتارێک بووە هەموو لە سنە و کرماشان و ئەوە هەر هوەرمەندێک هاتووە لێرە نیشتێتەوە وەڵام ماوەیە ناو نابوو تەرمیناڵی گەڕیان بڵێ یەکسەر سپاسدانەکە من ئەگەر بە شتێکی بچووکیش بێتوانی بێتم قسمەتێکی بچوو کەم بەم کەناڵە دەستێم و لایە خۆش بێ و سپاسیەوەکەم دەستە خۆش بێ کاک دیاری یاداری لەگەڵمان بەردەوام بی سپاس دەکەین جا پێشوی سمۆلا کاک نیروان میش دەمێ شتێ بجەمەوە کاتی خۆی بەرنامێکمان پێشکەشەکرد لێرە بەرنامەی بێداران ئەم بەرنامەی بێداران بەرنامێکی عاشقانە بوو بەسەراتی خەڵک گەڕایەوەمانە ڕۆژێ ئیمێلەکەم بۆ هات کوڕێک لە هەولێر و موسیبی کاگویز ئەڵێن لە بەرنامەی بێداران شەوە هاوسەر بۆ گەنجەکانە دۆزنەوە بە قوربان منشتەمە 21 ساڵە بەشکم یەک دانەمان بۆ دۆزنەوە خۆستم بکەی بێوەزمانماندانە ناوتە چەند مسقاڵی بۆکەیت و ماڵی جیای بۆکەی بڵێن کاکە نیروانی خۆشەویستیش دیارە عزیزان هەر لە سەرەتای گەڕیانەوە لەگەڵمان نبووە زۆر هیلاک بووە بەدەست
ستۆدیۆکەمانەوە دیارە ماڵی خۆی پێش ناکە بڵێم هیلاگۆ بەڵام بەڕاستی هیلاگۆ چۆن خۆشە کاک نیروانی ژەگەر شتێک پێ لەم ڕۆژەدا بفەرمایید. منیش سەرەتا بە ناوی خۆمەوەک هونەرمەندێک وەک ئەندامی کۆمەڵی هونەری میلی پیرۆزبایی یادی 5 ساڵەی دامەزراندنی گەڕیان میدیا هەروە پیرۆزبایی لە برای گەورم کاک جەزای سازەکەم هەموو کارمەندەکانی یەک بە یەک کارمەندەکانی گەڕیان میدیا و کۆمەڵی هونەری میلی چاوی هەمیان ماچەکەم منیش وەکو هونەرمەندێک لە خزمەتی گەلی کوردام بە تایبەت بە ڕادیۆی گەڕیان ینی ڕادیۆی گەڕیان ڕادیۆیەکی جوانەکە بەڕاستی توانیوێتی دەنگی هەموو هونەرمەندێکی میلی لەم ڕادیۆ بگەێنێ بە کوردستانیش و بە ئەوروپا بە مدەنیاش هەر بژی تو سپاس دەنگی نەڕێ شخصمان بێت و کاکڕزا چاوەڕەشکە لێرە سەخاری گەڕیان کاک حەسەنی خەتاتمان لەگەڵای کاک جەلاجان کاک حەسەنی ئەزیز و بەڕێ سڵاو و لێبێ و ئەم کاتەوە باش کاک حەسەن فلیمەکەمان هێ با بزەین بمێن کاک حەسەن جان فەرمووەوە داخلی بەرنامە بوویت و برادران جویان نیێتە ناو ستۆدیۆ ناخی دڵمەوە پیرۆزباییتان یەکەم دەستپۆشیتان یەکەم یاخۆ هەموو ساڵێ بەسەر کەوتوی و بەڕێک و پێچی و بۆ پەڕی بەرەو پێشچوونەوە یادی ئەم بەرنامە جوانە بکەنەوانێ ڕێزم بۆ یەکەیەکەتان هەیە دەستخۆشیتان لێ یەکەم لە هەموو هونەرمەندەکان بە تایبەتی تۆی کاک جەزا خەمخۆری هەموو هونەرمەندان کاک جەزاییان من زۆر سپاس دەکەم کاک حەسەن جان تۆش زۆر پشتی وام نبووی کاکە جەلا زۆر جار لە دیکۆری ناو ستۆدیۆیە زۆر هاوکاری کردوین کاک حەسەن دەست و چاوی ماجەکەین سپاسی کا حەسەنی گوڵەکەی زەکەم بێمە بەڵێ کاک حەسەن جان کاک حەسەن جان ئەمەوێ بە مناسبەتەوە لەم هەفتەیە بێم ئەگەر شوێنەکە ئەو دیکۆرە بکەم بە شتێکی جوانتر دیکۆری پشتەوەی ستۆدیۆکەتان نەگەرە قوڵتانە ئێمە هەموو کاتێک سپاس دەکەین کە زۆر ماندووی لەگەمانە زۆر سپاس دەکەین دەستخۆشی لێکم زۆر سپاس کاک حەسەن جان من لە خزمەتتانام دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشەڵا چاو ماچەکە زۆر سپاس ئەمەکەی شەریکیشان بۆ بڵێم وەڵا فەرموو کاک حەسەن جان ئەمەژی هێمن ئەمە هێمن خۆش هێمن ماملێم زۆر خۆشە لەگەڵ عەبدوڵامانەمانەوە ئەرێ ساقیە بۆی کوێ دەچی بۆی کوێ دەچی تۆش لە دەست ئەم ملبڕانە ملکەچی تۆش بە ڕەنگۆڕووی ئەوان خواردت فری و باڵی تۆشی هەر فریوان زێڕوزی و زێر بەڵایە بێوەفایە دەوڵەمەند هەر هونەر نەمرە هونەرمەند مەرد و ڕەنگ چڵکی دەسە ماڵی دنیا وەک دەڵێن ماڵپەرست پەیمانشتێنە و بێبەڵێن قەدری جوانی کوا دەزانێ ماڵپەرست جوان پەرستە پیری خاوەن زۆق وەست زۆر سپاس دەکەین قوربان زۆر سپاس کاک حەسەن جان ئینشەڵا بۆ بەرنامەیەکی کە داخڵە بین من هەتوان بەخۆی ئەم تواناکەمە و هاوکاریتان بکەم بەسیترە هەرەوە بەخوا ئێستا کردنەوە بەرنامەکە حەزم جۆم لێ بوو یاخۆ سەرکەوتوو ڕێزم هەیە بۆ هەمووتان زۆر سپاس دەکەین قوربانە زۆر بۆ تۆ کاک حەسەن سپاس بۆ کاک حەسەن خۆشەویستان بە ڕوخسەتی ئێوە دەمەوێت من لێرەوە سڵایەک بنێرم بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە لە بەندیخانەکان بینەر و بیسەرمانە زۆر جار پەیوەندیمان پێوەکەن هەمیشە پاڵپشتمان بوون دڵسۆز بوون بۆ ڕادیۆ و بۆ تەلەڤیزیۆنی گەڕیان هیوادارین ئەوانی ژێستا ئاگیان لە بەرنامەکە بێ وە هیوادارین بە زووترین کار لە بەندیخانە ڕزگاریان بێ و ئازاد بکرێت ئینشاڵڵا سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەر و بیسەرەکانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان خەڵکێکی زۆرمان هەیە کە شەیدای دەنگی هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی گۆچکردو محەممەدی ماملەیە وازدام کاک نیروان گۆرانێکی هونەرمەند ماملێشی بۆ ئامادە کردوین من ئامادە کردووە بەڵام دوای ئەم گۆرانیە کاگیز پێشکەشە بە هەموو جۆگران و بیستەران بەڵام تایبەت بۆ جەنابەت کە لەسەر داوای جەنابە داوا کردەوە سەر چاوەست دوای ئەم گۆرانی ئینشەڵڵا بڵێ نەچینە لای ئەم گۆرانی و دوایەوە خزمەت
ورا مرولي وآلي شاورشت ورا مرولي وآلي قربان واملي ماكا بخسي خلشمي لقل ماكا دلداري تومي بيرم ماكا شاورشت ورا مرولي وآلي شاورشت ورا مرولي وآلي بسلو سوار ما لروما تمازنا كمي نروما شاورشت ورا مرولي أيام شاورشت ورا مرولي وآيالي نخشو ماسي دوشاري كاولن نخشو ماسي دوشاري كاولن حقيم بدسا أقرنا يالن شاورشت ورا مرولي آوالي شاورشت ورا مرولي وآيالي خێرەیتەوە دەست و چاو خۆش بێ گۆرانێکی پڕچێژ و خۆش بوو جە کاگەران نەپرسیەوە ڕێشەی بۆ چێشتەوە ئەوە بڵین ئەڵێن خانە نشینی ئەمانگە نهاتووە ئەی لەبەرەوەیە وەری نەگرتووە جاخواگەر ئەڵەن سێ مانگی ترێرە بە حساب بێ ئەوەی لێجە وەڵاهی کاک جەزای کاک ئالانی ترە بێ ئەگەر بچێ بۆ لای دەلاک بۆی چا ناکەنە بێ بە کەرەنتوو بۆی چاکەن شکایەتە کۆشی سەمان کاگە جەلال من دەیمەوە ڕاتم هات جوان و ڕیشتاشا و ڕۆژگە ناتم ئەینە ئێستا بۆ ڕێشی هەبوو ئەخ تۆ لە عەزڵەوە نان بڕاوی لەوەتەی هەی ڕاست قەی ناکات جەلال لەوە هاتم نیە زۆر بێتاقەت دیار بوو دەستێکم بر بۆ ڕێشیتم ئالانجانە بۆ ڕێشەیە زۆر بە ناخۆشی جوال بێم وتی پارەم پێ نییە خۆ بەڕاستەوەتی ڕاتم پارە پێویستەوەتی ئەرەوەڵاتم بۆ خۆی خۆشم پێویست وای زای پارەیەمێکەوە هەموو زۆر گونابوتی ئەرەوەڵاتم دەوە خۆشم پێویستمە دا لێ درەوە کار جەزا مانگی ڕەمەزانی پیرۆزیش نزیکۆتەوە ئەمە حسابی دڵنیام سەر ئەوە لەسەر ئەو ڕەمەزانەیە دیارە لەگەڵ کاگڕێبازە 2022 23 و 21وانە ڕەمەزانان هەفتەی بەرنامەیەک بەبوو لێرە ئەم دیومان پیاوێکی لێ بوو وابزانم دکتۆر وشت بوو درۆم بڵێ بڵێ بەڵێ بەڵێ دیارە عەسرە هاتەوە بۆ ئیسراحەت من لێرە بەرنامەمە بوو وەڵا بوو بە ڕەمەزانیش بەرنامەیەکم کرد کە هاتمە دەرەوە لەوایە وەسا بوو ئاوا سەیریە کردم وتی وەرە کاکەوتم چییە وتی کاک نایەڵی پزیشکیەکەم بکەم نەئێڵێ یعنی خواپەرستێکە ئێڵی وتی کاکە تۆ چیت ئەوێ لەم نە ڕەمەزان نە شەعبان وتی کاکە یعنی من تێناگەم وتی من لەوەیە دەرسی دکتۆری ئەڵێمەوە پزیشکی ئەڵێمەوە تۆ هەر ئەندەڵ ئەمە لەسەرستووە ڕەمەزانە تەراوی حەکەم هەر ئەم دم تەکەی لە دەکاکە کۆڵم لێ بە بۆ خاتری خوا وتم براکەم لەمە دوای ئیتفاقی لەگەڵاکەم تی چۆن وتم من جومعان لە ڕەمەزانە یەک شەمان عەفوو بەرنامەم هەیە تۆ مێرە وتی زۆر زۆر مەمنونم سپاسی وەستە دەکەم جاکار جەلابی مناسبە ئەڵەن پیاو سالاری ئەمە لەم دەستگای میدیای گەڕانە ئەو سێ چوار خانمەمان لەگەڵای ئەمڕۆ هەمویان خۆیان زیێتەوە چیان ناتون خاتو پرشنگ خاتو ئارەزوو تامان هەرکیشیان تەعزیە پیاو ڕاست بڕۆ یەکێکیشیان کوڕەکەی نەخۆشە لەبەری هەمویان وەکالەتیان کردوتەوە نەرمی خان ئەڵم بۆ بەیەکەوە چێکەکە نەبڕین جارە چێکی قاشە چێک خۆین و ئاچینەوە هەر لەگەڵ سلای دوشتەکانە تامان کاکاری تۆزە مۆسیقا بە دەست پێ مەبڕینی چێکەکە لەناوم بەنامەیە چێکی 5 ساڵە
ئیتر شت بۆ بینە وە بەعادە دەبێ وا بکەین چێکەکە ببڕیت و مامەکانمان کوژانە و ئەیدولادی بۆکەین ئێستا کێکەکە ببڕن یەکێک بەدەم مۆسیقەیەکە و وردەوەدا کاکە ڕێبازش هەندێ بەرنامێکی پارەیەکە ئامادەی کرد بە سلایدێک ئەوەمان لەگەڵ دیمەنی شێک بڕینەکە داخڵەکان فەرمۆ گەنەرمیخان عەزەب چێشە فەرموون لەگەڵ جەماعەتە بفەرمون بۆ بڕینی چێکەکە کاکبورهان و کاک شامیلش بابێ لێرەیەوە اینجا ئێمە کاکە زامە زۆر هاوکارمانە لێرە بەڵام ئێستا قاش شێشێکی پێشکەشەکەن بە ئەوە لەبەرەوەی هاوکاری هەمیشەیمانە بەزنەوی خان بسمیلای لێ بکەوە دنیام بەسەر نابێت بەیەکەوە کاک بوران فەرموون کاکە سایزەر نییە بە قوربان
کاگی دریس بڵین دەمی گیراوە بەخێر بێنەوە یاخوا تاوان ئاری گیان بۆیان هین کردی خۆ یاخوا نەخشی بێ بە قەردی باوکم جەزا کۆردی ئەگەر ئاوایە کڕێ ئەی بۆ من ناخۆشیشتی ئاری بڵێن سۆفە ناوهێنی ناوی ئەو بیرەچە هەستنی یا بە دووە شانسی نییە لەوە شانسی نییە ئەی بۆ ئەوانێک کردی ئەوانەکە چێتە لە خەڵکە فێرەوە چوومە باکەوە هەمووی وانێ بوو بەخێر بێمە سەرتەنور نییە مردوو مرێ ئەمە کەناڵە و لینەوە ئەمە چێ هەڵیایتە ژوورەوە تۆ با پێ بگەڕ دوێنە پێیان و دەزانم پێوتم سەڵاتی بۆ نازی وڵاسم کاتیشم چییە داوەنامە لە شوێنێکی باشە خوا بەخێر بێ ئامرم قاتەوە لەکوێ بوو کێشە نەبێت خاتی دیواشمان پێ ڕەوانیە لە بەریگەین بەرە وەڵا بەس کراسەکە زۆر تەسکە بپژنی خۆپشە کوێرمانەکە مامەسا عامر زۆر بەخێر بێ سەر ئەو پانایی چاوە کاک عامریش لە گەڕیان بەشداری کردووە هەر خۆم یەک دوو بەرنامەی زۆر خۆشم بۆ کردووە هەڵی ڕێباز کۆڵ بە تاوان یەکێک لەوانەی کاکە جەلا دکتۆر تا ڕسوڵی خۆشترین شتی جەلاگۆڵەی کاک بەرنامەکان کۆتای بێنەوەڵە لێرە هاتی نەفلیقانەوەی بەرنامەکە پلێقانەوە هەدەمێکەوەی بکاتێت کەناڵێکی ئەمە میدیایەکی با بڵێن شعبیە لێە ئیتر پێویست ناکات بە پرانسیپەوە قسە بکەی اینجا بەخوا من هەر ناشی زانمە ها ئەو وشەهینانە هەر نایزانم هەموو جارەوی دەتخوا بە هەورامیش بڵێ خوا حافیزکم بە قورعان نازانم بە هەورامی کاک ڕێزە حرمەتم هەیە بۆ هەموو هەورامانی بوو دەستە خۆش بێ قوربانم مامەساس دەکەم دەست پەنجەی ئەوە شەر خۆش بێ دیسان سوپاستانەکەم هیوادارم هەمیشە دەردی فارسەکەڵی کامتان دەمتان لەحزەکانی ژیانتان ئینشاڵڵا شیرین بێ ماشەڵڵا ئینشاڵڵا هەمیشە دەمت شیرین بێ ئینشاڵڵا یادی ڕادیۆکەمان نەک 5 ساڵە 50 ساڵەش ئینشاڵڵا درێژەی پێدێن ئەگەر بمێنین ئەگەر ئێمەش نەماینتر ئەوانی دوای ئەمە گەنجەکان ئەوانی تازە پێگەن ئینشاڵڵا بەرداوامن لەسەر ئەم ڕێچکەی گەڕیانە وەرئیشی پێ بکەن ئیشاڵا بەرداوامن لەسەر ڕێگەی کە کات جەزا بۆ هەمومانی کردەوە بە تایبەتی بۆ خزمەتدان هیواداری نێرن ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان میدیای گەڕیان بە گشتی کوێر بێتەوە ئیشاڵا بەردەوامە بین هەموو ساڵیا دێکێنەوە ئیشاڵا ساڵانی داهاتوو بینەر و بیستەرەکانیش لەگەڵمانە بن جەلاجیان بڵێ دنیا پڕکردەوە لە یەشێکە لە ڕادیۆی بڵێ هەمان بۆ بڵێ نەوەی نەویتەوە باوەڕە پێ بکە بووە بە مارکە بوو بە ترێن ڕادیۆی میلی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان ڕادیۆی گەڕیان ماڵی هونەرمەندان ڕادیۆی ملی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان بەس من ئەو زیکەیتیانم ئەوسا کاگرێواز بۆی خۆش بێتی دەمە خۆش سپاس دەکەم ئیشاڵا بەردەوامە بین هیوادارم لە ماوەی داهاتوودا کاکجەزا ئەگەر بڕیاریدا کۆمەڵی بەرنامی تازە و باشتر و بەتامتر ئامادەکەین لە خزمەت بنێ بوو سەرەکانمان ئینشاڵڵا وەڵڵی کاکە جەلا لەزانێ بۆ بڕیان ناین بەرنامەیەکەکەینە بێ دوو کەس حرەز بێ لێزار دەنگ نەڕاتە دەرەوە لە پڕگایشەکە دەزورە بمان کاکە 10 ساڵ بڕن چییە دەنگە ڕوە یەکێگەڵە دایخە شێکەڵە کزیکەن کوورەوەڵای بەەوە حاڵ نەبوو جەلا تا بەرنامەیەکە کرد لەو دیۆنەما مۆڕانەیە کرد جەلاسی مۆڕەکە ئەزانی هەر بەجددی ماوەیە بڕوا بکە ئێرە یعنی ئەم قاتە زۆر سیر بوو دانێ لەسەر عەرەبانە هاتە دەرەوە دانێ دانێ لی تێ نەئەگەشتم یەکێ دکتۆر بوو باش کاکە بۆ شانسی من ئەمە ئەیتر ئەنجا کوورە دانێ فێر بوو بۆچەوە جۆزەی هەڵا بۆ هەرگیر مامە دەسەوە خواردن مۆسیقا ڕۆی کابرای نامە داوای لێبوردن ئەمە نەمان داوای لێبوردن لە خەڵک کردبوو ڕۆژە دانێ بۆی نووسیبووم نووسیبی کاک جەلال ئەو نەداوای لێبوردنەکەی بەرنامەکە پێشکەشکەی هەر زۆر باشترە یعنی لە بەرنامەکە زیاتر بە خەڵگەڵی داوای ئەم گەرمای ناو ستۆدیۆ ئەوە هاوینان بە لەفکەوە هاتم پێویست ناکە دوای بەرنامەکە دەستێکم ئالوێ لە خۆم ئەوە ڕۆشتم لە هەمووشی دانابوو دانەیەکیشی بوو ئەوی تر دانابوو وتم بابە ئەمە مەتەڵا مەچیە بیردێکیشە دوام بەریدەکە ئەجا شەرتەکە شەوە جلی کوردی لە بەپێ قۆڕ بەسەرم جلی کوردی لە ناو گەرمەیە بەزەیم زۆر بە عومەرە هاتەوە مجارە بەکەوە سەڵتەکە عومەر نەیە ژوورێکی زیاد بکان کە لەگەڵ ئەو ڕۆژەی بەرنامەیە چەولیتی پێوە نامە ئەمەنێ عراقە کردەوە
ئیشاڵا پشتیوان بەخوای گەورەتر ئەبێت جوانتر ئەبێ بەخوا من بە کەس ناڵێم یارمەتیمان بن نەبەرەوەی 4 ساڵ بۆ هەموو خەڵکەم و یەک زەلام ناتە سەرقەدەمی بینین بەرنامەکەمتان جوانە کۆردا بڕۆ ماڵە گەورە جوانتریکە گەورە پاڵپشتمان بە ئاخروان لاماندانی شەمەڵێ جوان ئەو دوای بەکاریدریسم وتم لەم شوانەیە لە شوێنە بووم کەسێکی زۆر گەورە لە حکومەتا وتی و بۆچی و بەرنامانە ناکەی ئێستا دیارنی وتم وڵی نازانم تۆ سەیری بەرنامەکانمانەکەی وتی ئای چۆن ئەیوتم سەیرەوە کردووە کە ئاڵێم ئەم کەناڵە فەقیرە و پارەی نییە و کەس نییە دامی بکە وتی وەڵی بڕوان ناکە سەیری ئەوەی نەکردووە بە سەیری بڵێن من هەموو بەرنامەیە وتومە بەزە لە ناوقەوە سەیری کردووە یادی دامەزارن و پێشوازی لە میوانەکانەکەین و ئەگەر چاپچێ گوڵش بێ باوەڕ پێ بکە هەچ پۆستەکەم 600 لای چیە بەس ئەمە هەچ کەسێ بێبی لە ترسا لای چی نەکرد بۆی دوای نەڵە زانی و مەونایی نەچوم بڵا لەسەر نەمبینیوە بەڵاخۆ شاکە باوەڕکەوا بوو وام تێبینی وا بوو بۆ شێوە ئەڵێم لای گۆرانی ئەی کورە مامەسای ژاتوە باهینەکمان بۆ ماملەکەمان هەیە کاگنیوان وادی ماملەیەکیدا بە بینەر بەسەرەکە دوای ئەو ماملێ با بچێنە لای ئەو هونەرمەندە خۆشەویستانە چاوخۆش تۆ بە شاید بە لەو ساوی ئەحمەد خۆشناوەتی وەرەگرین خۆت هەر لێرە پەیامە بنێ بڵ ئەحمەدۆ خۆ جواب بنێوەتەوە لە بەرنامەی ڕاستەخۆیە بۆی نەڵێم بێوەفان یعنی تۆ حرمەتەن زۆر مشکیلەی من هەمیشە لە هیچ کەسێ ناترسام لەم کەناڵانەیە بەس لە تۆ ترسا ئەو تا جوابیش نێت بۆ لەبەرەوەی پەیوەندیەکەی ئەکرد دوایی کە دایەخسەوە گلەی ئەکرد ئەو کاک جەلال ئەوە ئەی وتم کاکە تۆ پەیوەندی و کردووە قسەمان لەگەڵا کردووی بۆ نمونە بە قورعان خەتخاو بوو گلەی ئەکرد لەو ساوی پەیوەندی پێوەگەن ئەو جواب نێتەوە تۆ خاوەن ڕێزی تۆ خاوەنی ئەم کەناڵی تۆ لە هەمومان هیلاکردوتری مزەحیتر بووی سپاسی جەنابە دەکەین ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەنابێ مەستورەی مەستایان سێوی سەردەستان مەستوری ئامایە مەستوری جایە مەستورەی مەستایان سێوی سەردەستان مەستوری ئامایە مەستوری جایە
من دو شایاری زینتم آمان آمان آمانی آمان آمانی یزگار غریب شون دلم دلم تو باد دلم مستوری آمای مستوری جان مستوری مستایان سیبی سردستان مستوری آمایان مستوری سامان لەگەڵایە کاکە جەلال سامانی حاج عەلی بەڕێز کاک سامانی حاجی عەلی یەکێک لەو بەڕێزانەی کە لە میدیاکانی گەڕیان جێدەستی زۆر زۆر جوان و باشی دیار بوو. کاک سامان ئەم کاتە باش و ئێوارە باش. ئەم کاتی بەڕێزیشتان باش کاک جەلالیان ئێوارەی تۆش باش باشی قوربان. قوربانە بم خاڵە سامان گیان تۆ برا گەورەی. قوربانە بم. کاکە سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ یەکە بە یەکەی کارمەندانی دەستگای گەڕیان میدیا کاک جەزای خۆشەویست بەڕێوەری دەستگاکە و جەنابت و یەکە بە یەکەی کارمەندان دەستی ماندووبوونیان نەگوشم کە ساڵانێکی زۆر لە خزمەتی ئەو دەستگایە بوون بە خۆبەخش هەمیشە جێگە دەستیان دیار بووە لە ڕۆژە سەختەکانە نەبوونە شەو ڕۆژیان سۆتە سەرێک بۆ خزمەتی هونەری میلی کوردی و ئەم شارە خۆشەویستە و هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی تا باسیکەی کەمە هیوای تەمەندرێژی و تەندروستی بۆ یەک بە یەکیان نەخوازم بۆ هونەرمەندە خۆشەویستە ئازیزانە کە گەڕیان میدیا قوتابخانەیەک بووە بۆ ئەم هونەرمەندانە و دەرگای کراوە بۆ یەکە بە یەکەی هونەرمەندانی خۆشەویست هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڕاستی لەم ڕۆژە پیرۆزەدا دەستخۆشیم هەیە بۆ یەکە بە یەکەیان وای گەورە هەمووی تەندروست باش کات و تەمەندرێژ و سەرکەوتوون. کاک سامان من زۆر زۆر سپاس دەکەم بەناوی خۆم و کاک جەلال و کاک ئیدریسی بێداران و هەموو کارمەندەکان کە ئێستا لە ڕادیۆن کاکە ڕێباز سپاس دەکەین ڕۆژانێک تۆش بە خۆبەخش ماوەیەکی زۆر بەرنامەیەکت پێشکەشە کرد کە لە هەموو شتێک لەسەر ئەرچی خۆت و بەبێ بەرامبەر و بۆ دڵخۆشکردنی خەڵک لە سەردەمی کۆرۆنا و ئەو سەردەمانەی خەڵک دڵی بە هیچ خۆش نەما بوو ئێوە دڵی خەڵکتان خۆشە کرد سپاس دەکەم. قوربانم کاک جەلالیان من هەمیشە خۆم بە خزمەتکاری ئەو دەستگایە و ڕادیۆیە زانم ئەوە ئاری لەو لاو پرسیارێکی کاڵێ ئێستا بۆ چی و ناڵم کاک ئێستا بۆ بە موختار نایە بۆ لامان من لە خزمەتان بەبێ ئەوەش ببێ بە قایمقامەوە هەر نایبینینەوە ئاری جەلال وایە هەموو شتێک ئالای تەقڵەڵێ ئەڵە وەڵڵا بە قسە دەکەم کاک یەک ترێت وە دوای ئەوە من هەموو کات هەر کەس ئیشی بە من لە هەر دەستگای لە هەر شوێنێ ئەڵا ڕێزەنایەک وەگە تۆ دیاری باڵەبان پیرۆزە بێ نازانم چی بۆ بخۆ من بەڵێ ئەمڕۆ مەخوا شتێک ئەوە ڕێزیێنانی بوو بۆ کارشەریفی کۆمپانیای خاوەنی کۆمپانیای سەفرە بوو کە هەمیشە جێدەسی دیارە لە خزمەتی خەڵکی خێرخواز و ژاران دەسەردانێکی ئەوم کرد لەبەر لەم ماوەیە هاوکاریکی زۆری ناوشاری سلێمانی و قزاونە حەکانی کرد بە دابینکردن بۆ خوێندنگاکان وەکو جلو بەرگ و قەمسەڵە و پێداویستی نەوت و زۆپا بۆ ئەو خوێندنگاکان ئەو بۆ ئەو بچوومە خزمەت. کاک سامانجان وا بزانە عینەکەو لە چاواکەوە و جامخانەیە عینەکە گەورەکە و ئەو لە هەیتی ئەنتەرە لەگەڵش وابزانە مشکی کاڵ سەڵدەکە و لە بەرای و ترێنجێکمان پێشکەشکە بۆ جەماوەرەکە و بۆ جەلال و ڕێباز وەڵای بە زمانی خۆ خۆشە نازانم ترێندەکە ئەم کاتتان باش باشن بە قوربانتان بە مەحواڵتان باشە کاکە جەلال کاک جەزاجیان دەستخۆشیمەیە بۆ بەرنامەکەتان دەستان ماژەکەم یاخوا هەمیشە تەندروست بن قوربانت بم پیرۆزبایی خۆشم ئاراستەی یەکە بە یەکەی کارمەندانی دەستگای گەڕیان میدیاکەم
یاخوا هەموو ساڵێکان هەر خۆشی و تەبایی بێت باڵێ ئەی باڵێگە ئەی باڵێگە و باڵیوەڵا کاکجەدا بەقسە دەکەم وەڵا بەقسە دەکەم ئەوتەوە ئالان چاڕێەوە کرد یاخوا دەست خۆش بە کاکە سامان کاگالانی شەوەیە هەروەڵا قوربان جان بەس تەپڵی پێێنی بەزارە هەر خۆی کاگەڵان ڕێزم بووی خۆشەویستە سامەجان زۆر زۆر سپاسگیان هەمن هەمیشە لە خزمەتی ئەو دەستگایە هەر نەک بەڕێزان هەر هونەرمەندێک هەر کەسێ هەر ئەمرێکی بە من بێ من شوکی هەموو لایەکم و لە خزمەتی هەموو لایەکەم هەموو کاتێ سواز بۆ تۆی ئازیز سڵاو ڕێزی هەمومان قبول بکە من ئەوە ناڵم هونەرمەند مڵکی یعنی میلەتە نابێ ئینسان وەکو بەتایبەتی هونەرمەند لە خۆی بگۆڕێت و لە خۆی بەهایی بێت یعنی من هەر کارێکی هونەری هەبێ بۆ هەر دەستگایەکی ئەم هەرێمی کوردستانە بشوکی هەموو لایەکم لە خزمەتی هەموو لایەک وەڵای کاکە سامەجان لێمان بینیویتەوە خۆمانەوە کاکە جەلال و جەناب تۆ عومەرە بچکۆر و ئەم کتابەی کە لێرەن شەو ڕۆژ خۆمان کردبوو بە فیلم و بە سینەما بۆ دڵخۆشکردنی خەڵک کە خەڵک دڵخۆشی مەتاکی دوا بوو سواز بۆ تۆ سواز بۆ تۆ ئەنجا من بە یەک ملاحەزەی چووکمە بوو کاک جەزا لەم ڕۆژانەیە کاکدانای چنارۆک دانا بەڵە قوربان پەیوەندی پێوە کردم باسی ڕادیۆکەی کردوتی پەیوەندی لەگەڵ یانە ماوەتمەرە وەڵا وڵای حەزەکەم ڕیکلامی بکەن بە تایبەتی وەزم خۆشی حەزی کرد وتم قەیچێکە ئیتوتی پەیوەندی پێوەکەمەوەتی ئەمێ ڕیکلامێکیان بۆ بکەم بە هەدیە یعنی بەبێ مەقابل یعنی بەڕاستی ئەو پیاوەکە خۆی یعنی دەست پێشخەری کرد بۆ ئەوە جێگەی دەستخۆشیە من ڕێزم هەیە بووی لێرەشەوە ئیتروتی شەڵا پەیوەندی پێوەکەمەوە شتێکیان بۆ بکەم ڕیکلامێک هەر بە هەدیە پێم خۆشە سپاس بۆ تۆ بۆ کاکە دانای چنارۆکیش چاوتان ماز چای منیگا دەدایان ڕێزم دەستخۆشی مێ هەموو لایەک هەر لە خۆشیە ڕێز و حرمەتمانەیە بۆ هونەرمەندی ئەزیز کاکە سامان کاک جەزا کاک بوران فەرموو ئەی وەرە پێشەوە باوکم خۆ ئەمە یادە و لە هەمومان هیلاکتری تۆ وڵی جەناجان تووشی گەچکە زۆر سێرە زۆر وەرە پێشەوە باوکم نەبوو ئێستا وەرە باوکی من ئەمە ئەو کاک بورهانەیە کە دنیای پڕکرۆ لە گۆرە سعاد نەقیزە لە منەیە با منیش حەقەکەمەوە یاڵا دێ نا جام قسە ئەەکەم ئەوە مای کاگاری جان وەڵام تووشی گەجەلە جان کاک بوران زۆر بەخێر بی ئێمە بەڕاستی قەرزاری تۆی وەڵاهی تاوان پێشێکی لە ناخەوە پیرۆزبایەکی گەرم لە میدیا گەڕیانەکەم بۆ ماوەی 5 ساڵە کە کاری تیاکەین دەستخۆشی بۆ برای بە ڕێز و خۆشی سم کاکە جەزاکە بۆ بە کەپرێکەوەمان لێرە کۆبووینەتەوە بۆی بتوانین خزمەتی هونەری میلی بکەین لەڕێی ئەوانە ئێمە توانیمانە ئەم کارانە بکەین بەنسبەت ئەو پرسیارە شوانە من لەگەڵ کاگاریە هیچ کێشەمان نیە بەڵام کاتێک کە بەرنامە شتێکە بێ من خۆمی لە دوورەخەمەوە بە کەس ناڵێم لەبەری کەسم لێ عاجز نەبێت دوایە کاکە ئەوڵێ من بە منی نەوت من ئێستا بە چز ناوم دەرکردووە بە چز ناوم دەرکردووە وەڵا تۆ بووی کاگالانم چز کرد کاکە من دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بۆ ئەم بەرنامە جوانە بۆ تۆ کاکە جەلال خۆشەویستەکان لە ڕادیۆی گەڕیان بۆ برای بەڕێزم کاک جەزا و نەرمی خانیش کاتێکی شاد بێت بەخۆش هینە ئاخر خۆ لەم یادەیە تۆ ئاوە ئاخر منیش ئیتر بە قسە ناکەم ها من دایمە بە قسەم کردووی ئەوەیان نایانی باشە دەست و چاوە خۆش با ئەمە بمێنێ بەسەر چاو من ویستم بە قسە بکەم بەزیتر ئێستا تەواو بە قسە ناکەم وتر شتێکی خۆشم بۆ بڵێشتی تازە بەس هەر بۆ دەڵێم قەی ناکەم من دڵم باش وەڵا باوکم دەستی خۆش دیارە لە سمارت کەوتە بووم تقریبان وابزان پێرار بوو سێم رافیقم لا بوو دوانیان ئێوارە هاتن بەو دانەی تریان و ناو ناڵێم وتیان تۆ بڕۆ ئیسراحەت کەوتینە وەڵا ئەو دوانەتانەوە بڕۆن ئیسراحەت کەن من لە ئیش بوو بەس وەرنەوەی تر دووسێ کانۆلان پێوە بوو من وەڵا ئەم دوانە چوو بوون لە دەباشان خۆیان جوانەمەرە کردو سعات 12 بوونەوە ئەم داماوەش کەلام بوو بەڕاستی هیلاک بوو ڕۆژەکە ئیشی کرد بوو تا 12 بە دیارمەوە بووتی بخەوم وتم ئیسراحەتی خۆ وەرگرە تۆ بخەوە وەڵا ئەو خەوت ویتر ئەمانیژەوە نییە یەکێ لەو لاو یەکێ لەم لاوە جایتر زوو هیچ پێویست نێ کاکە هیچم نایە یەک جار بڵێ پێویستم بێ خۆ قساکەم وەڵا هەردووکیان بەسەرێک نووسن پرخەی پرخەی ئەم دوانە سێ پرخە تێکەڵ بوو بەسەرێکە منیش لەو کاتەیە هەر بەجددی تیای نەما بوو ئێبێ بە هەوا چێتە خراپەوە
هاچی هاوارمە کرد کوورە ئەلەو زەلامێ دانێ هیچ نەبوو ئەو شتەش دوور بوو بەڕاستی لێمەوە هینی هەڵواسرا بوو وڵا کاتێک بزانی یەک دانە هاتە ژوورەوە سۆندەوغینێکی پێ بوو وتی چی دەوێ نەخۆش بوو دیار بوو پیاسەیەکرد کوورەوتم پەرستارێ شتێ بانکە بە ئەو هینەم تەواو بوو وتی تۆ لەوە ڕاست بێمە دوو قسەی قۆڕم بۆ بکە وەراوتم با بە ئاوسان ماڵە ئاوا بێ هەوام تۆ یەکێ بانکە وای تۆ لەوە گەڕە تۆ دوو قسە بکەوتم قسەی چی و بۆ بکەم سەکان و لام پێوەیە مردوو نەبێ ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ جەناب بە تایبەتی بەڵام قەرزاری ئەوە دوایی نەڵێ باش خۆشەویستان ئەچینە لای بڵین ئەخیر گۆرانیە دوای ئەوش دوای کاک عامر ژێرەیە ئەوش گۆرانێک شادمان پێشکەشەکە بۆ ئینەکە دوای وەڵا بە قوربان دوای کاکە نیروان بە گۆران شادەکەی وشی تر کۆتایی بە زۆر باشە ئەچینە لای ئەم گۆرانیە خۆشەی کاکە نیروان داوای لێبوردنەکەم ئەمڕۆ زۆرم و مامۆستا جا بڵێکەی نەوت پێم زەڕەت بی قوربانە تۆ براگەورەی سپاس دەکەم وەڵڵاهی من وابزانم هەر هاتمە دەرەوە یەکسەر قسەم کرد با بڵێ فەرموون فەرموو مامۆستا
یەک معاشی ترم وەرگرتە ئا لەوێ بە تەقلە ڕۆشتمەوە هاتمەوە ئەوە مشکلەکەی ئەوە یەک معاشی وەگرتەوە ئەشەوی لا قەرزەکانم ماوەتەوە سافم کێشەی نییە یاخوا بەخێر بێنەوە دەست و چاوتان خۆش تێ پەڕی کاگە دەست کاکی وا خاچی لە ڤیددیوکانە بینیم باسمان نەکردی کاکی و عێراقی بڵێن چاوی ماچەکەی نوێژ بەڕاستی هیلاک بوو ماوەی لەگەمانە کاکە خات و پرشنگ بوو بینیم لە ڤیددیوکانە و من ئەمەیە جارێکتر دووپاتی بکەمە بڵێم عریف حەمەتاڵ لەگە ئالانە ڕەش بەڕاستی دوو کۆڵەکەی سەرەکی ئەم کەناڵە بوون یادیان بەخێر ڕۆحیان شاد بێن ڕاستە کاکبازادەوە هەر لە هەموو چالاکەکانمانەکە بەڵام بەداخە و نەگەیشت بەڕادوی گەڕێن فریان نەکەوت فەقیرەکە ئەو ئێرەماندانە هزار ڕەحمەتی خوا لە هەمویان بێ وڵی تەسەورەکەم ئەوەی مردومان هەیە زیینومان نییە ئەزانی چیمان ڕۆشتووە کاک عامر بەڵام ئیترەتوانەوەکەن بە دیاری بەرنامە تێکمان بەرێ بۆی کە ئێمە کۆتاییەکان وردەوە دەبێت جێگەکەم بۆ کاک عامر چۆنکەی تۆڕێ بۆ باش فەرموو خۆشەویستان دەست و چاوتان خۆش سپاسێکی بێپایانم بۆ مامەسای ئەزیز و خۆشەویست سپاس بۆ نەرمین خان بۆ کاکە ڕێباز بۆ کاک جەزای هەمیشە ماندوو ئیشاڵڵا ماندووش نابی من بە ناوی خۆم مستافی میدیاکانی گەڕیانەوە زۆر زۆر سپاسێکی بێپایانە دەکەم کاکە ڕێباز دایمە هیلاک بۆ لەگەڵمانە بەڕاستی من قەرزارتم ئەبێ گەردنم ئازاکە گەردنم ئازانەکەی بە حیاتی بەهێش نبینم چونکە لای ئەم کەژناسی و توێتی چوارشەمە ئەبارێ بەزەم لە بەیانی حسابی لەسەر کردووە ئاخر کاکە خۆ بەرە بەیانی چوارشەمە ئەبارێ با بڵین کە ئەبێ بە پێنجشەمە دەستخۆشی لە کاکە بورهانی ئەزیز لە کاک گۆران ڕێز و حرمەتم هەیە بۆ یەک بەیەکی ستافی میدیاکانی گەڕیان کە بۆ یەک دەقە و یەک سەعات و یەک کاژمێر هاتبێتن لێرە خزمەتی هوەری میلی و خزمەتی ئەم کەناڵ و دەستگا جوانانەی کردبێ ئەمەوێت لێرەوە ئەخیر قسەی کاکجەزا کە ئەمڕۆ میدیاکانی گەڕیان بوو بە 5 ساڵی تەواو کرد ئەخیر قسەم پێ بڵێت و ئیتر دوایی من ماڵاواییتان لەیەکەم من ئەمێ پێشە شتێ جارێک ترم سپاسی یەک بەیەکی کارمەندە خۆبەخش و ماندوو نەناسەکان بکەم دەستی ماندووبوونیان ماچەکەم سپاسیانەکەم دیارە من کە دەستمایان کارە بەڕاستی لە پێناوی خۆشببختی خەڵکو بۆی کە وتمان شنەبایەک بۆ ڕێونەوەی خەمەکان کە کاکەی دری زوو دروشمەوتەوە هەر ئەوە ئامانجمان بۆ بەڵام ئێوەش لەگەڵمە بە یەکەوە دەستان نایە و کارە قورسە کە بەڕاستی قورس و زۆر تااقەت پرۆچیە نێمام چەند ساڵە خۆتان نەزان چیمان بەسەر نهاتووە سوپاسی یەک بێکی و بەرپرسانەکەم کە بەو سێقاتی قادرمەیە هاتوونەتە ئێرە ئەگەر بەدەستی بەتاڵش هاتبن هەندێکشان تەنان چەپچێک گوڵشیان پێێنە بۆ بەڵامێم هەر سپاسیانەکەین لە ڕووی معنیەوە پێمان خۆش بووە کە ئێمەیان بەسەر کردێتەوە سپاسی بێپیانم لە خیرالی ئەم 5 ساڵەیە تەنها ئاراسی چەند کەسایەتیەکەم لەوانە دکتۆر تا ڕسوول کە نابێ لێ بیری بکەین لە چەندین قەیرانە لە چەندین فترە ناخۆشەکانە زۆر جافریامان کەوتەوە سپاس یەکەم دامەزراوی کەریمی ئەلەکە لەگەڵ ئەو کۆمەلگەی پەروەردەی ماگرێت و ئەو شوێنانی کە دکتۆر تا ڕسوول بەڕاستی ئیشی تیاکە هەموو کات کە ئیشێک دەستمە ناوتە ئیشێکی چالاکێکەوە پشتیوان نابوون دوایین چالاکیشمان ڕێزێنان بوو لە هونەرمەندی دیێری مەحموود محەممەد کە سەریان بەرزکردینەوە سپاسی هەمووتانەکەم سپاسی هەموو هونەرمەنداناکەم کە ڕۆژە لە ڕۆژان
هونەرمەندی تایە گەر بێت بۆ 1 ساعتی لای موزیکە بە $1000 ناچێ بەڵام بە 3 قاتە لەبەر خاتی تەلەفۆنێکی کاجەراگۆڵەیی یا ئێمە هاتۆتە ئێرە و بەرنامەی پێشکەش ئێمە کردووە بەبێ بەرامبەر چەندی هونەرمەندی بەناوبانگ و ناودار و پڕ ئەزمون و هونەرمەندە ناودارەکان هەمویان ئێرەیان بەسەر کردوێتەوە من قەرزاباری هەمویانم سوپاسی ئەو جەماوەرە خۆشەویستاکەم کە زۆر لە ئێمان کۆبوونەتەوە جا لێرەشەوە ئەمە یەکشت بڵم کاکە جەلاجان زوو تەلەفۆنەکەن بۆ ناگاتە فڵان شوێنیا بۆ ناگات ئێستا لەخوا بەزێ بە تەلەڤیزیۆنەکەمان لە هەموو کوردستان هەیە هەموو کوردستان بەڵام ڕادیۆکە وەڵی ناتوانین لەوە زیاتر لەبەر ئیمکانەتی دارایی لە ناو شاری سلێمانی و دەوروبەری ئیشەکات هیوادارم لە داهاتووە ئەگەر خوایار بێت و بمێنین ئەگەر ئەوەش نەبوویتە داوای لێبوردنەکەین و سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کاکە عامریش کام ڕۆهر هاتە ناو بەرنامەکە و چای هەموو تاماجەکەم من دەستخۆشی لە جەناب دەکەم جارێک و 100 جار دەست و چاوە خۆش بێت خۆشەویستان بمبووری یەک سپاسی ترم بیر چوە کاکە جەلال ئەمڕۆ کە یادی دامەزانی گەڕێمیدیان بوو لە خۆم زیاتر لە خۆم دەسۆزتر یەکێک لە دەسۆزەکانی دەستەی باڵای کۆمەڵی هونەری میلی کوردستان خاتو نەرمی ڕەزا بوو کاستا بە ئامادەکردنی هەموو چێک و هەموو ئەو پێداویستیانی کە ئەمڕۆ بۆ یادکردنەوەکە بوو من زۆر سپاس دەکەم و بێگومان لەگەی کاکبوران و کاکە دیاری و کاکە ئاری و کە هەمیشە گۆران لە بەیانی و مخەمیان بوو سپاس یەک بێچانەکەم دەست و چاو خۆش بێ وڵا خۆشم هەر بەتەما بم سپاسی کەم خاتون نەرمین یەکێکە لەو ئازیزانەی کە لە ئەوەڵی ئەم میدیایانەوە هاوکاری ئێمە بووە هەر لە پشتمان بووە دەست و چاوی خۆش بێ هیوای نمونەی زیاتر و هیوای ئەوە لەش ساغی بەوە خوازم خۆشەویستان بە هیوای ئەوەی تا ساڵێک ترم کاتەی شەڵا کەسمان نەمرێ وامان لێ هاتووە نازانم یعنی بڕاو قەناعەتم پێ بکە ئەمەنەی لە پرسەم هی هونەرمەندان لە گەعدە بوومە دڕامێزە پارەی 1 سیارەی سفرم پێیاکرد خوای گەورەی ئیشەڵا دەست بە تەمەنی هەمومانەوە بگرێ زۆر سپاسی هەمووتانەکەم ئیشەڵا تا ساڵێکی تر من یەمەوە خزمەتان من ئەمە نامەوێ هەر لەبەر چاوتان نابم تۆزە خۆم دوور خسۆتەوە بەس بە هیوای ئەوەی کەسێکی تریش بێت کاکە لە جێگرەوەی من بێ ئیشەڵا بەس هەرچی بە من بکرێ ئەوەی کە پێم بکرێ بەسەر ئەو جوتە چاوم من لە خزمەتی گەڕیانام و بچووکیتانەکەم خۆشەویستانە چمە لای گۆرانێکی کاک عامر و هەتا یادێکی تر و ساڵێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خوای گەورەتان لەگەڵ حۆفیس لزنداني يشغب الديتوا يا ريور اي خواوي من حبيب قليم حبيب خيال كل مجلسي ايدي وخان ويقول سورة ايدي وخان استاذن داو لماشي دستي من يد ودامان صزاد سيا ودامان كونوا
حبيبم قلم حبيخان قل مزيلي سيدي وخان توي قل سورة ايدي وخان حسابم داير ماتي صزار داسي ودامان ويدسي من ودامان كم بوقش ولاتي هيا ور بوقش ولاتي كيزو كلا وريا ور جردن يشينم كيزو كلا ور باوانم جردن يشينم بوتو برا واي هوار رجل الزمينم عمركم قديم الله ميدي حول داوتي دست بقاقاني بيني يمنوت وقلقدي قش دنيا زواني بيني يمنوت ويهوار دنيا في زواني جوانيني وبواغي عمركم خديم الله ميردي حول داوتي دست بقاقاني بيني يمنوت ويهوار دنيا في زواني بيني يمنوت وقلقدي قش دنيا زواني ميلك بيبو عمري نحمتون بيتون بين تمرين بيجود روجك هيدا ديداود روح كتشونا يتوى هيا رياور هي خوايوين فرشت ماري قريه قريو فرشت ماري قريه قريو سرلاري يشخان دقريو سرلاري يشخان دقريو ديوانا خليرو تيم يمضي قازي لينا قيم بوزلين عاشق شيتاو تشقناها وميلي ليتاو لا تواوزين دقيه هاشاتي بريي كيتاو
رادوی گریان سلااو لەم دەقە و ساتە سلااو لە ڕادوی گەڕیان سلااو لەم دەقە و ساتە هونەرمەندانی میلی گشت بە خۆزگە و ئاواتە هەرکەسێ لە باشوورە و هەرکەس لە ڕۆژ هەڵاتە هەرکەس خاوەن مێژووە هەرکەس خاوەن خەباتە با ئیمزا کۆکەینەوە ئێستا کە لەم وڵاتە ئەم ڕادیۆ بێتە کەناڵ لە نێو سایتی نیمساتە ئەم ڕادیۆ بکەینە کەناڵ لە نێو سایتی نیمساتە هەی ڕادۆی گەڕیانی میلی یەکەمی کوردستانە لە شعری سلەیمانی و لە پایتەختی بابانە دەرگاکەی کراوەیە بەڕووی هونەرمەندانە بووە هونەرمەندی میلی بووە ئەبا قوتابخانە بووە ئەبا قوتابخانە سڵاو سڵاو لە ڕادۆی گەڕیان سڵاو لە کارگەران و سەرجەم کارمەندەکانە ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و خۆشبەخت بن خوای گەورە دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو موسیبەتی دنیا دوورکەوینەوە لە چەقبەستوی بازار و نەئارامی موچە و دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو نەخۆشی و ڤایرۆسی تەندروستی و ڤایرۆسی کۆمەڵایەتی و ڤایرۆسی ئابووری نزیکەوینەوە لە قسەی خۆش و لە گوێگرتن لە قسەی خۆش و لە خواردنی خۆش و لە مەجلیسی خۆش و لە گردبوونەوەی خۆش و نزیکمان کاتەوە لە خزمایەتی و لە دراوسەتی و لە کەسایەتی و نزیکمان کاتەوە لە دەمەتەقەی و قسەی خۆش عزیزان و خۆشەویستان لە هەر کوێیەکی ئەم دنیای هەر کوردێکی لێیە سڵاوی گەرمی ئێمەی لێبێ و خوای گەورە میلەتەکەمان دڵخۆشکا و هەموو ئەو پەتایانی کە تووشی ئەم میلەتەمان هاتووە ئەم دۆخە چەقبەستووی کە هەیە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی ڕەحەم بەم میلەتی کوردە بکا و لای بەرێ لەسەرمان ئینشەڵا لە ئایندەیە بکەوینە فەرەحی و بکەوینە خۆشیەوە و خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بە مناڵەکانمان سەلامەت بن گەورەکانمان تەندروست باش بن دوور بن لە عیادە و نەخۆشی و مختبەر و دا و دەرمان عزیزان و خۆشەویستان هاتمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ ئەو مارکێت و شوێنە گشتەکان کە ئەزان داهاتێکیان هەیە ڕیگلامەکانیان بێنن بۆ ڕادیۆی گەڕیان تا بە شێوەیەکی پرۆفیشناڵ ئەم کچ و کوڕە جوانانەی کە وەساون و لە یەک شرکەیە ئەمکارە بەیان شاکر بۆمان ڕیگلامەکانیان بۆ بکەن و یا بتوانن سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان بکەن تا داهاتێکی زیاتر بێ بۆی بورجێک زیاتر دابنرێت یعنی تا ئێوە ڕیگلامەکانتان بێنن تا ئێوە هاوکار بن دەنگی ئێمە باشتر ئەگا و باشتر و باشتر ئەبێ ئەوە تا کاگەحمەی داما و سەری جێژە خاونەی هاوار کردووە یەک دقی بچووکمەیتێ من لێرەوە ئەگەر دەگم بگاتە یا دەنگم بگەێنە لای پارێزگاری سلێمانی کاک هەواڵە بوو بەکرد پێڵێم ئەم ڕادیۆیە لە خزمەت شاری سلێمانیایە بە دەرەجەی یەک اینجا شارەکانی کە مەفروزە بە جددی ئەمە احتیفاز و ئەمە گرنگیکی تەواو بە کللتورمان هەیەات ڕجاان دامیان بکەن یعنی کۆمەڵێک کارمەندی زۆر لێرە بەخۆ بەخش بەڕاستی ینی ئەمە جوانکردنی شاری سلێمانیە ئەبێ ئەوانش بەم جوانکاریە بزان و بە حەقەت ینی ئاوڕێکیان لێبەرەوە Sen zaman modaydasın Hamdi sen zaman modaydasın Çağlar olsa azizim seni Çağlar olsa azizim seni Kafir sevane hizmet yan Kafir sevane hizmet yan Yemek
ساڵە ئەم دوانزەی دووە یادی 2 ساڵی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانەکەینەوە 2 ساڵە بە 20 کارمەندی خۆبەخشی بێ موچە بێ پارە بە ئەم هونەرمەندانەی کێنە ئەم بەرنامانەوە هەمووی بەبێ پاداش بەبێ پارە بەبێ هیچ بەرامبەرێ شەو ڕۆژ لە خزمەتی ئەم شار و هونەری کوردیین ینی خەرمانێک هونەرمەنداخەوە بەداخەوە من و تۆ کچ نەبووین کچین پارێ چاچیانە داین قوربانجانە ساڕاستە فەرمی بۆ بۆرە قساکەم هەر ڕاستەکەی ڕاست قساکەم کاکە جنێویش مەدەنە بیدەنێن مامۆستا یەک کەس لەوانی کە تۆ فەرمووی کەس ئامادەنە بۆ شتێک یەک شتێتریش جیاواز لەوەی ئەو قسەیەشم کرد هەندێک گۆرانی بێژ لە ئەوروپا و لەوانەوە دێنەوە تێدەگەی لێرە خۆیانەکەن بە کوێخۆ پارێکی چاک وەرەگرن و ئەڕۆنەوە یاخر ئەوەش نابێ بابە ئەوەی کەوا لێرە زەحمەتە کێشێک بوەڵڵا من بۆ خۆم نییە بۆ خۆم شەرمەکەم بۆ خۆم شەرمەکەم ئەزانی ئەقەلەن لانی کەم هیچ نەبێت تۆ ئەبێت لە پێشدا ئاگات لە گۆرانی بێژەکانی ناوەوە بێ ئاگات لە هونەرمەندەکانی ناوە بێ پاشان ئەو بەشی دوو هەم بێت مامەسێسا هەندێک کەناڵ پێ بۆ من ناوم لۆکێشنی کللتور و فۆلکلۆرەیە بەرنامە پێشکەشەکەین بەرنامەکان هونەرمەندەکە با گۆران بێژ یعنی شتی زۆر چێشتی پێلێنێ خواردنی پێ حازرەکە ئەیکا بە قەرەقۆز پێ ڕابێرێ لە بەرنامەکە پێ ڕابێژی دیارە من لە سەرەتا بەرنامەکەی شەو دەستخۆشیم لێتان کرد بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان بەردەوام بەرهەمەکانی من لێرە و بڵاوە کرێتەوە هیوادارم بینەر و هەروەها بیسەری گۆرانیەکانی من لە دەنگ و ڕەنگی گەڕیانەوە بن زۆر سپاسەکە مامۆستاجیان هەمیشە جێی شانازیمانی دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان بۆی تەبیبی شۆلەگیان ئێستا چینە لای کاگهادی یا عریف حەمەتاڵ یاخوا بەخێر بێت سپاس دەکەم زۆر مەمنون ڕێستانێ من میوان نیم تەبعاً من ماڵی خۆمە کاک عریف حەمەتاڵ بچینەوە دنیای مناڵی چۆن جەژنە بەڕێیا کرد جەژن چۆن بوو لە لای تۆ چی ئەگەیان جەژن طبعاً جەژن بە ئیستەشەوە لای من زۆر خۆشە چونکە جەژنەکەم من ئەیکەم حکومەت و حیزبوانە نایکەم من لە ماڵی خۆمان جەژنەکەم لەبەرەوە من جەژنی خۆم یەک زەڕەک لیکەم ناکەمەوە لە جەژنەکانی پێشوو چونکە جەژنی من مبارەکە جەژنی من خواپەرستیە لەبەرەوە من جەژنی خۆم یەک زەڕە یەک ملیم نایمە خوارێلی لەو عادات و تەقالیدی باو باپیرم بەیانیان زوو شەو با بڵێ شەو درەنگ بەهارجان کەکەوجیری گر بەدەستەوە ئیتر لە ماڵەوە ئێمە هەموو هەڵەپەڕی کەکەوجیری جەژنی گر بەدەستەوە ئیتر هەموو لەگەڵ کچەکانما ئەکەوین بەسەریەکە لە خۆشیە چکە ئەزانین چی لێنێ بەهار قەیسی و کشمیش و بۆن و بەرامی برنج و لەتکەنۆک و ئەوەی جەژن و اینجا هەروەها بێتەوە ئەگەڕێمەوە بۆ بیجامە بازەکەی مناڵیم و لە وەختی کە 8 ساڵ و 9 ساڵ بووم شەوی جەژن ڕامانە کردوە حەوشی مزگەوتی گەورە بۆ گوێ بگرین لە مەلا مەحەمەدی گەچ و مەلا حەسەن ئەڵڵاهو ئەکبەرەکەیان زۆر خۆش زۆر اینجا قوربانتان بم ئەلەم کۆڵانی مەڵکەنیە ئەسپ و عەربانی لێبوو لە جەژنانە واللهی خۆی ئەسپ کۆڵی لێ نایەمەوە بەڕاستە جا کاک جەزا هەر ناڕۆن شۆ لە خزمەتە کۆرۆنایەکی ڕەفیق حیزبیە سەوزەکان هەبوو جا و سەڵقم ماشەڵڵا جوان بەس نهاتی دەرەوە هەر شوێنێکە بوومایان و جەڵای وەڵەیە سەوز بوو یەک سەوزی تۆختەوە باشە ئیجازەم پێ نییە 2003 هاتمە خوارەوە شانسی من ئەمە لە فلکەی کاوجا لە سمێڵی جاواز مەکە هەلۆ ژیان بەرەوە شێخم نەما لێوەرەوە بەرەوە وڵا ئاوای کردی بوو خۆم نەبەست بوو چوومە بەردەمی ڕۆی هەموو جارە ڕایە کرد وتم وەڵا قوربان گیان ئەزانی چۆنەوە بێم نابێ خۆ یەکشت نەیە خوارد هەوێ پێشمەرگایەتیم پێ بوو نەیە وا سکرتاری بجا هەمووی وەرە دەرەوە وەرە دەرەوە وەڵا کاکە زۆر کورە هەوڵم ما ڕەحیم وتم پیاوی نییە ئەزانی چۆن سوڵح نییە وتی ئەو شتانەم پێم مەڵێ ئیجازەت پێ کردم هەلو ژیان بەرەو بەرەوە کوڕە خۆم ناڵم برا 23 ساڵ بووم قڕی کوێ بکەم بەس کاکە ئەمە هەر پیاو لێ ترسا بە زیاد پیانم لەزگەتر بگو تایبەتی کاکە بیکە بە خاتری خوا و پێغەمبەر وتی هەر هەمووی لەسەر سەرم ئیجازە وتم وەڵای نیم ئەمە قسەی پیاوانێتەوە ئاوا تۆزە سەیری کردم وتی تۆ ئەمە لێ ناوتم بەرە ئەشە لا حەزەکەی ئێستا پێمە لە سنوۆخەیە بۆ داگرم بۆ لێ باس کۆڵم لێ بە
خوا هەڵ ناگرێت ئیز نییە 2 ڕۆژ دوای ئەوە کەپێکم لێکەوت بوو باشە هاتمە فکەکە ئاوای کەوتی بۆسە وتم قوڕی خوا بەسەرم بۆم هاتەوە ڕسمی گرتوم وڵا ئاوا سەیری کردم وتی بڕۆ کەپێک لەوێایە کەپەکە پێوەکەرەوە پێغەمبەر لە ساغمن بەوتم بۆ وتی ماقولە کەپوی لێ بکەوێ پێی نەزانانی ڕاستە کاکاکە یەک تەق و هوڕەنێتەوە مێش ئەبا کورە ڕۆی بەلا سەیرشی کرد سەلام لێکرد کەچی نەوەستای ئیتر بوو بە دۆستم لەو کاتەوە ئەم پیاوە دۆستمە بەعزە جاریش پیاو حەقی خوا تەکلیفم لێ کردووە ئەم پیاوی پیاوەتی یعنی تەکلیفی ڕەفاقەت و ئەوانەی کورە خەڵکیشی پێ بەرام لای لە مۆسیقاژانەکانی پێ ڕەحمەت لە دایک و باو کرد وەڵاوە بزانم ئیجازەیەکی چییە بوو پێم بەرە کۆرەوەی کە لە داخی منە سەرچناری کردۆ نازانانی چییە ئەو سەرچناری بەدەستەوە نادێکی سەرچنات حەفلەی زۆر دیاگە ماوە لادای پێ بوو لە داخی من چوو بە خارج و هاجیشەوە ئەوەم گرت وتی پیاوە نەبم لەم شارە نامێنم کەچی ڕۆژ هاتەوتی گەڵایشی ئەمێوتی عەتاسمێل تۆ نەبوویتە منەوە پیاوە نەبم چم بۆ خارج ئارە وەڵا وەڵا بەرەخەیشی ئەمێ باش ئاچی کرد ڕێی تۆ چێ لەسەر ڕادیۆ میلی گەڕیانەکە بیست بێتەوە لەم لەولایە گوێ لێ بوو بێ لە هاوڕێکانت بەڕاستی کاک جەزا دایما هەر لە ئیشایە بۆ ئەم کاری هوەری و بۆ خزمەتکردنی هوەرمەندەکان و بۆ کۆمەڵێشت بەڕاستی ئەم ڕادیۆیەکی زۆر سەرکەوتووە لەناو خەڵکا بیستراوەتەوە بۆیە منیش خۆم بە بەختەوەرزانی کە بێم ئەگەر بە دەنگەکەم ڕازی بن چەند گۆرانیەکیان پێشکەش بکەم و هیوادارم دایم ئاوا ئیشەڵا بەرەو سەرکەوتن و بەرەو ئیشێکی جوانتر بڕۆن من سوپاسی ستافەکە و سوپاسی کاک حەمەجەزا و سوپاسی هەموو ئەو کەسانەیەکەم کە لەم ڕادیۆ ئیشەکەن و زەحمەتە کێشن وەکو هەمیشە دووپاتی یەکەمەوە بەرنامەی شەوانی گەڕیان لە دایکبووی بەرنامەی بێدارانی شەوە و ئەو دوو بەرنمەیە بە تایبەتی خۆی ئەبینێتەوە لە چیرۆک و بەسەرهاتەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەو خۆشەویستانی کە بەسەرهاتێکی تایبەتیان هەیە یان ئەو خۆشەویستانەی کە لە عشق و خۆشەویستیدا سەرکەوتوو بوون یان شکستیان خوانە خواستە هێناوە یان ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری خێرخوازانە بەسەرهاتەکانیان دەنێرم بۆ ئێمە و ئێمەش لێرە پێشکەشی خۆشەویستانی دەکەین بۆی هەمومان بتوانین سوود لە ژیان نامەی یەکتری وەربگرین سوود لە بەسەرهاتەکان لە خۆشی و ناخۆشیەکانی یەکتری وەربگرین کە ئیشەڵا هیچێک لە ئێوە تووشی ناخۆشی و گرفت نابێت ئەم شەویش وەکو هەموو شوێک دەستپێکی بەرنمەکەمان گێڕانەوەی بەسەرهاتێکە دیارە ئەو بەسەرهاتە بەلامەوە زۆر گرنگ بوو بۆیە پێم خۆش بۆ ئێوەی ئازیزیش گوێبیسی بن دەمهەیە بۆتان باسکەم ژیانی خانمێک کە بەداخەوە تووشی گرفتی زۆر هات لە سەرەتای ژیانیدا ئەو خانمە خۆشەویستە دوایی سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هاوڕێیانی خۆشەویستی شەوانی گەڕیان بۆ ئێوەی ئازیز و بۆ ستافی ماندوونەناسی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان نەرمەندی ئازیز و خۆشەویست کاک عەبدوڵای خەیات ناسراو بە گوڵی بامێ خۆشیێڵی گوڵە یەخوا بەخێر بێتە سەر و سەر چاومان زۆر سپاس گیانەکە من دەستان خۆش بێ خۆشحاڵم بم بەسەرکردنەوەیە هیوادارم بەرنامەکەتان درێوی پێبەن و زیاتر بێ و جێی ڕەزامەندی هەموو خەڵکی کوردستان بێ ئەوڕم لە خەڵک گاوەتەوە لە سارێ ئاوام کردووە ئامام کردو ئەوڕم لە خەڵک گاوەتەوە خەڵک کێشەی هەبوو بێ بۆم حل کردووە یعنی تەکبیرم بۆ کردووە ئەگەر خاڵە تەکبیر مع الأسف یەکشت هەیە تۆ خەڵک ئەبینی بەس چونکە جامەکانتان ڕەشن ئێوەی بەرپرسان خەڵک ئێوە نابینێ خاڵە یعنی مەساتە بە حەقەت یعنی تۆ بڕواقی یعنی تۆ لەو قەنەعەتای بۆچی جامان ڕەش کرد بێت والله هەتاو من بڕواکە ئەمە نەقەڵتم بە هەتاو بۆیە جامەکان ڕەشەکەم بۆی هەتاوەکە لێم نییە تێگەی یعنی زۆر یعنی دکتۆر پێی وتم توێتی تۆ نابێ هەتاو لێت زۆر لە ئوتم بێنە لە دەرەوە قەی ناکە جارجار خۆم هەڵەکەم بە وەکو جل چۆنەی بەتەنافە ئەو خۆم هەڵەکەم لەبەر هەتاو یعنی تۆ ئەی لە زستانە خاڵە تەکبیر بۆ زستانە لا نابن هەرسیکەنەوە بۆی عزیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێ لە رادیۆ تیڤی ئەسجی گەڕیانەوە ڕێز و حورمەتی بێپایانی خۆم و کارمەندان بۆ ئێوەی هاوڵاتی خۆشەویست ئەمڕۆژ
کە پێنجشەممەی مانگینۆیە میوانێکی ئازیز و خۆشەویستمان لە شاری ئیلامەوە بانگێش کردووە بە خۆی و دەنگە خۆشەکەی خزمەتی هونەری میلی و هونەرەکردنی کوردی بەعام دەکات. ئەویش کاکە ڕامینی فولادوەندە لە شاری ئیلامەوە زۆر بەخێر بێ کاکە ڕامین سەر و سەر چاوم. بینەرانی ئازیز و خۆشی بەداوای لێبردنەوەی دووسێ هەفتە نەمتوانی بەرنامە پێشکەشکەمەوە ڕێز و سڵاوی تایبەتمەیە بۆتان پۆزشتان بۆ ئێمە بۆی کە نەمتوانی کارێکی نەخۆشخانەم هەبوو بۆیە نەمتوانی لە خزمەتتانە میشەڵی هیوادارین لەمە لاقاوربووی هەموو ئەو بەرنامە جێماوانەی کە لە من جێما بوو بۆتان بکەینەوە لە خزمەتی ئەوەی ئازیزە. ڕێز و حورمەتی مدیری کەناڵەکە کاکە جەزا، کاکە بورهانی مدیری کامێرەمانەکان، کاکە ڕێبازی مۆنتێر، کاکە ئالانی خۆشەویست، کاکە گۆران هەموو لایەک بۆ ئەوەی هاوڵاتی خۆشەویست و بینەر و بیسەری خۆشەویست. براتان هیوا لەم خزمەتی ئێوەین بۆ شرۆڤەکردنی کاری هونەری لەگەڵ کاکە ڕامین لە ئیلامەوە. زار سپرایزێکی زۆر تایبەتم هەیە بۆتان، ئەویش هونەرمەند کاکە جەلال گۆڵەیی بە 250 ڕنجینەکەی ئەمڕۆ پێی خۆش بوو کە عەسڵ بکات و کاک جەلال بەخێر بێت. یاخوا بەخێر بێت کاک جەلال، گەورەت کردین، خۆشحاڵ بووین. زۆر بەخێر بێت سەر و سەر چاومان کاکە ڕامین، زۆر بەخێر بێت دووبارە تۆش سەر و سەر چاومان. جا ئێستا ئەچینە لای پرسیار پێشگۆرانی. کاکە ڕامین، کاروباری هونەری چۆن ئەڕوا لە منتیقەی ئیلام و ئەم بارودۆخەی ئێستەی ئێران کە تێدایە بەتە ڕۆ گفتوگۆیەک دەکەین لە بەرنامەکەمان لەگەڵ ئەم ڕۆمان نووسە خۆشەویستە لەبارەی دنیای ڕۆمان و دنیای ئەدەبیاتی سەمیرە ساڵح. خاتون زۆر زۆر بەخێر بێت، فەرمو و سڵاوی خۆت بە بینەرانی گوڵشەنی شعر و گەڕیان میدیا بگەێنە. سپاس بۆیەوە، سپاس بۆ میواندارێکەکان. من سەمیرە ساڵحم، نووسەر و ڕۆمان نووسم. سپاس بۆ بانگێشتەکەتان، هیوادارم ئەم ئاراڵاویشی کوردە. والله کاک ئەحمەدجان بەخوا من ئەوەی ڕاستی بێ لەگەتون گوتی ژیانین، بەڵام خەڵک حەقێکی مەشروعی خۆیەتی داوای مافی خۆی کە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی ئازادانە کوڕوباوکی بیر لێک بکەن و کوڕوباوکی بۆن منە حکوومەت باوکەم میلەتیش کوڕە وا بیر لێکن و ئەگەر کوڕ هەرایە بکە وەکو نازیش وەریگری حکوومەت لی ئەگەر باوکی جاری وای مخالف باوکی سا کوڕ بزانێ باوکی ئێسی داوای سیاری لێکە داوای ژن داوای خانی لێکە بەتاکید وایە دەوەڵای میلەت دەزانێ باوکی ئێسی بۆیە داوای لێکاتر هیوادارم کوڕ و باوکی بیرکەن نەک دوژمنایەت ئاخر باوک جواب ناداتەوە ئەو باوکە وا خۆی مت کردووە کاک ئەحمەدجان نازانم خۆی چەقاندووە لەو قوڕاناتە وەڵا ئەم بەینە کوڕێ باوکی مردوو بچوو بە خەستەخاندی باوکم بۆ مردووتیان جەڵدەی دەماخوتی ئەی باوکم کەی دەماخی بوو نازانم من باوکەیمە وایەتر ڕزگاری نیرانە مانگی ڕەمەزانە هاتێنی قورئانە مانگی ڕەمەزانە هاتێنی قورئانە مانگی لێ خۆشبوونە مانگی لێ خۆشبوونە پڕ فەضل و ئیحسانە پڕ فەضل و ئیحسانە فارس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێنقەیەکی بەرنامەی حکایەتوان بە خزمەتتان شاد بوومەوە. ڕەنگێکیانێ ڕوونەوم ڕەنگێکیانێ مەگەم لە شوێنایادی ليلى شايري هلا لا يا دار من لم نوايا يا واري من لێ بینیون ئەمڕۆ میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویستمان لە جوانڕۆ تەشریفی هێناوە بۆ چاخانەکەمان هونەرمەندی خۆشەویست کاکە فاتحی سوهرابی زۆر بەخێر بێی قوربان و هەروەها بە هاوکاری کاکە ڕەفعەتی مورادی شاعری خۆشەویست نووسەر و ئەدیب و ڕاگەیەنکاریش و دیارە بەرنامەکەمان زۆر جوانترە هەم هونەرمەند و هەم ڕاگەیەنکار و شاعری جوانمان لەگەڵایە.
لەلایەن خۆمە زۆر پیرۆزبایتان لێکم بەڕاستی لەناو جەماوەرەجی خۆی کردوتەوە هەم تەلەڤیزیۆن هەم رادیۆکان لەبەرەوەی خەڵکێک بەڕاستی بێزار بۆ لە سیاسەتی سوی ئەو بەکمێ گۆرانی خۆشتی فۆلکلۆر لێیە دوای سەرکەوتان بۆ خوازن زۆر سپاسەکەی مامۆستاجان حەزێکمانەی زۆر سپاس ئەم کاتە باشکەگەوە باش بەخێر بێت چیت هەیە بۆ 4 ساڵەی گەڕان میدیا وەڵاهی گەڕان میدیا یعنی بەجددی جێ خۆی کردوتەوە لە سلێمانیا لە کوردستانە بەڕاستی خەڵک ناوبانگێکی پیا کردووە زۆر کەسانێکی بە ئەدەبی لەسەرە کەسانێکی بەڕەوشتی لەسەرە کەسانێکن تێگەشتون لەگەڵ خەڵکیە پرۆفیشناڵانە قسە لەگەڵ خەڵکیاکەن بەڕاستی کارەکانیان جوانە و جێی دەستخۆشیە زۆر دەستخۆشی لە زۆر بەڕێز بەڕێوەبەرەکەیان ئەەکەم لە کاکە جەزا ئەندام بە ئەندامیان بەڕاستی کەسانی بە ئەدەب و بەڕەوشتیان تایە دەستخۆشیان یەکەم ئیشەکانیان زۆر جوانە و سەرکەوتوە زۆر سپاس کاکە ئەم کاتە باش مامۆستا کاتت باش بەڕێزی بەخێر بێنێ مامۆستا چیت هەیە بۆ گەڕیان میدیا وەڵایی پێم وایە ساڵیادێتی گەڕیان میدیا بەڵێ ساڵیادێتی 12 مانگ 12 مانگ ساڵیادی گەڕیان میدیا لە کانگای دڵمە و پیرۆزباییتان لێکم زۆر سپاس لە بەڕێوەبەر و تەواوی ئەو ستافی کە لەم لە گەڕیان میدیا کارەکەن دیارە من ناڵێم هەموو کاتێک بەڵام جاجار بەرنامەکانتانەکەم هەمووی زۆر بەرنامەی جوان و زۆر نزیکن لە ڕسەنایەتی کوردیەوە بەتایبەتی ئەو بەرهەمە گۆرانیانەی کە لێدەن هەموو بەرهەمی جوان و ڕسەنایەتی کوردیە وای بەداوامیتان بۆ خوازم و هیوادارم هەر بەردەوام بێت سپاس بەبێ دامەزای ساڵیادی ئەو تەلەڤیزیۆن و رادیۆ گەڕیانە زۆر پێخۆشحاڵم هیوادارم پەرەی پێبن بەڵام لە بەسوێشتونە یعنی وەری ناگرێت جاوەری ناگرێت ئەوەشم بۆ چاکەن ئەجی خۆ شتێکی زۆر باشە پیرۆز بێنێتان بەخۆشی بەس پەرەی پێبن باشێکی خەڵک گلەیە کارەیە بەعدەمادەشوێت تەلەڤیزیۆنەکان هین نیە یعنی بەخشی جوان نییە ئەوی شارە سەرەگرەی ئینشاءالله هیوادارین سەرکەوتوو بن زۆر سپاس چیت هەیە بۆ گەڕیان میدیا من پیرۆزبایی گەرمم بۆ 4مین ساڵیادی دامەزانی گەڕیان میدیا بەڕاستی زۆر چالاکن و زۆر پارێزگاری لە نەریتە جوانەکانی گۆرانی ڕەسەنی کوردی ئەکەن دەنگی ئەوانە زۆربەی گۆرانی هەرە جوانەکانمان بیرەخانەوە خەڵکە دەنگ ڕەسەنەکان کۆکەنەوە ئەمە بۆ ئێمە زۆر جگەی دڵخۆشیە من دەستخۆشیان لێکم هیوادارم خەرشی شەوی پاڵپشتیان بن لەبەرەوەی پەیامەکەیان زۆر پیرۆزە من دەستخۆشی لە یەکە بە یەکەی ئەو خۆشەویستانەکەم کە لەم گەڕیان میدیا کارەکەن و مانوو بوون دەستی مانەبوونیانە بشم هەمیشە هەر شاد زۆر سپاس مامۆستاجان حەزێتمانەی کاکە حاجی سڵاو دەبێت تا چەند بینەر و بیسەری رادیۆی گەڕیانیت رادیۆی گەڕیان زۆر خۆشحاڵ بووم بەکردنەوەی یادی تەلەڤیزیۆنی گەڕیانیشە بەڵێ 12 مانگ ڕیاد دەکەمانە پیرۆزبایی هەردوو یەکەم لەخوان سەرجەم ستافەکەش هەر هەمویان بەردەوام ئێمە لێرە بە تەلەڤیزیۆن بە رادیۆ بەردەوام گۆرانەکانی رادیۆی گەڕیان تیڤی گۆرانی ڕخنەیەکت بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنەکەمان وەڵاهی هیچ شتێکیان هیچ شتێک زۆر بە جوانی هەمووی گۆرانی ڕسەنی کوردی بەردەوام حەزێتمانەگەر حاجیجان سڵاو دەبێت چیت هەیە بۆ تەلەڤیزیۆن و رادیۆ گەڕیان دەستخۆشیتان لێکم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم چیت هەیە بۆ ساڵیادەکەمان پیرۆزبایەکی گەرم لە ئێوە هەم خۆشمانەکەین هەر سەرکەوتوو بن و بەردەوام بن زۆر سپاس هیوای بەردەوامیتان بۆ خوازم مەمنون جۆگری رادیۆ گەڕیانیت گەرم لە دەستگای میدیایی گەڕیان ئەەکەم بە بۆنەی دامەزراندنی 4 ساڵەیانەوە دەستی ماندووبوونیانە گوشم بەڵێ من بەدەم ئیش و کاری خۆمەوە ڕۆژانە گوێبیستی رادیۆ گەڕیانە بم بەخێر لە 4مین ساڵۆژی دامەزراندنی دەستگای میدیایی گەڕیان پیرۆزبایی گەرم برای خۆشەویستم کار جزای ساز و هەموو کار دل و کارمەندانی ڕادیۆکە دەکەم و جاریشتر بە ناوی
رادیۆ و تەلەڤیزیۆنی دێرین پیرۆزبایی گەرمیان لێ دەکەم ومێدی سەرکەوتن و پێشکەوتنیان بۆ دەخوازم. دیارە دەستگای میدیایی گەڕیان هەم رادیۆکەی هەم تەلەڤیزیۆنەکەی خزمەتێکی زۆریان بە تایبەت لە بواری کلتوری و لە بواری هونەری ڕەسەنی کوردی کردووە و هونەری ڕەسەنی کوردیان جارێکیکە هێناوەتەوە بەر دیت و گوێی خەڵکی کوردستان و ئەو کارانی تا ئێستا کردویانە جێگای خۆشحاڵیە و جێگای دەستخۆشیە و لێرەوە جارێکیکە پشتیوانی و پشتگیری خۆمایان بۆ دووپا دەکەینەوە و داواکارین لە خوای گەورە تەمەند درێژیان کە کاکجەزا لەش ساڵکە و بەرەو پێشتری بەرن دەستگاکە و هەرچەندە دەزانم سەرجەم کادر و کارمەندەکانی بە شێوەیەکی خۆبەخشانە خزمەت بۆ دەستگا دەکەن. هەمویان کادری باش، کوڕی باش، کادری ئەساسین دەستێکی بەڵایان هەیە لە خزمەتکردن بە دەستگا و بۆ میدیای کوردی. هیوادارم هەر بەرەو پێش بچێ و هەمانگی زیاتر لە نێوان رادیۆ و تەلەڤیزیۆن دێرین و دەستگای میدیایی گەڕیان بەردەوام بێت و جارێکتر پیرۆزبایی گەرمیان لێ دەکەم و ئومێدی سەرکەوتن و پێشکەوتنیان بۆ دەخوازم. زۆر سوپاس. سێ ساڵی دامەزرانی رادیۆی گەڕیانە پیرۆزبایەکی گەرم لە بیسەران و بینەرانی ئەم رادیۆیە ئەەکەم پیرۆزبایەکی زۆر گەرم لە ستافە دڵسۆزەکەی رادیۆی گەڕیان ئەەکەم کە خۆبەخشانە دڵسۆزانە چ کاکجەزای ساز ستافە بەڕێزەکەی زۆر دڵسۆزانە لە خزمەتی هونەری ڕەسەنی کوردیا بوون و هەموو هەوڵێکیانەوە لەم سێ ساڵەیە کە هونەری ڕەسەنی کوردی پارێزراو بێ و لە کەیار نەبێ و نێڵن هیچ جۆرە نقصانیەک بکەوێتە هونەری ڕەسەنی ئەسڵی گوتەوە کوردەواری و ئەم رادیۆ بەڕێزە زۆر لە خزمەتی پاراستنی ئەخلاقی بەرزی کوردەواریە بووە ئەو ئەخلاقە جوانە کوردەواریەی کە لە هونەری ڕەسەنی ئێمەیە هەیە رادیۆی گەڕیان خۆبەخشانە هەروەها ماندوونە ناسانە لە خزمەتی ئەم هونەرەیە بوون. من هادی مەحموود خۆشم بەرنامەیەکی ڕەسەنم هەیە لە رادیۆی گەڕیان بە ناوی دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ. جاریشتر پیرۆز بێ سێ ساڵەی رادیۆی گەڕیان و هیوای بەردەوامی بۆ خوازم.
شيلته تاخذ مش كتوزه شيلته وقت مرز غنوه ديتها
قال أسرتك دام ديتي وجدك توقيده بسم الله الرحمن الرحيم وجدك توقيده أسرتك دام معاك عيرق وكل فازلنا بحنا وای بشازانی من بقدای من درد لگیانم هوگلی والله پای بندایا جایال شتا کی هوگلی بالا رولندایا جایال شتا کی هوگلی بالا رولندایا سیدار بومانا وحما بالا بيدوايا ضربانا رازا وتزا ناتي بريوايا ضربانا رازا وحما ناتي بريوايا ساقي قلبي كوت يا ديارن ساقي قلبي كوت يا ديارن حوالا بنياز بانتظار يا اخواني بنام في المسكي جاود خوايا بنام في المسكي جاود انا سيسر دمشت جان ضلي شكاوى بخوشي كاد محموها لبرقاتي كاد محمود وراني كيف تشتريها بوتم لبركر كراسي فقيري بوتم لبركر كراسي فقيري جواني خمدانا والله بفيني جواني خمدانا والله بفيني جاني فقيري بدنيا نادام
غافر يار وشرابي كردان جنلتهم ما يباغي ما استوى جتوني ما يباغي ما استوى دس مواوي زي وكوتي مردم يكتب لنا الدكتور كدوري خاوني يا مانا اي خانم خانم خايان مولي يا ركن المنى يا سكولي لخرمكم يا لا يا دولي لخرمكم يا لا يا دولي
شوان يتشاوين ورداني كديوكي وشوان يتشاوين ورداني كديوكي ودقار يبوشا والله دنا بولي أنا دقار يبوشا وردنا بولي أنا بايش أغردي وعمري بزارتون أنا بايش أغردي وعمري بزارتون ليلى بتشابي مستوى بدو بريد بي واستوى ليلى غريبة مستوى ليلى ليلى الربوار مستوى ليلى فرشت شادين تروا لخورة ميلين موا ضليم بكاسة دوا
ليلى بشافي مستوى بدو بريد بيوستوى ليلى غريبة مستوى ليلى ليلى الربار مستوى ليلى صارش قريب نوزام للا مرو من بطنها ليلى بتشاوي مستوى بدو بريد بيوستوى ليلى غريبة مستوى ليلى ليلى الربوار مستوى ليلى شادم ببینینه دل خوشم ببیکنینه بمکه بشاری جیجینه لیلا بچاوی مستوى بدو بريد بيوستوى ليلى الربوار مستوى ليلى ليلى الربوار مستوى ليلى ليلى الربوار مستوى ليلى ليلى الربوار مستوى ليلى بەڕاستی ئەگەر بڵم یەکێکیان بوو هی بازاری خۆمان پێم خۆش نێناوی هر كنانة سوارت كلها
من نناسي أوتان يسواري دوين وماين يتباري أسعد بجي كميتنا
زور لديانا ويا ليداك دەم خۆش کاک ئەحمەد سوپاس منی زۆر سپاسی جەنابتانەکەم